سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بە یارمەتی هاوڕانی هاوکارم با بەرنامەیەکی ڕاستەوە خۆیتر هاتوومەتەوە خزمەتان. عزیزان، ئێمە لە کاتێکدا بە بەرنامەی ڕاستەوە خۆ لە خزمەتانداین کە ئاگادارن شەڕێکی کۆنەپەرستانە داوێنی ئێوە دانیشتوانی ئێران و کوردستانی گرتوێتەوە. شەڕێک کە بەڕاستی شەڕی ئێمە نییەوە تا ئێستا زیان و زەرری زۆری لەگەڵ خۆی هێناوە. هەروەک ئاگاداریشن شەڕی نێوان کۆماری ئیسلامی و ئیسرائیل سەردەبانی ڕۆژی هەینی 23 ژۆزەردان بە هێرشی ئەرتەشی ئیسرائیل دەستی پێکرد. ئەرتەشی ئیسرائیل لە ئەنجامی هێرشەکانی خۆیدا بەشێکی زۆر لە دەسەڵاتدارانی پایەبەرز و فەرماندەکانی سوپای پاسەڕان و ناوەندەکانی وزەی و سەربازی کردوتە ئامانج تا ئێستا. بە پێی هەواڵانەی کە لە میدیاکانەوە بڵاوکرانەوە تا ئێستا ژمارەیەکی زۆر کوژرا و برینداری لێکەوتوێتەوە. ئێمە لە ڕێگەی ئەم بەرنامە و جارێکی تر بێزاری خۆمان لەم دۆخە نەخوازراوە کە بۆ خەڵکی ئێران پێکهاتووە دەردەبڕین و لە هەمان کاتیشدا سیاسەتە سەرەڕۆکانی کۆماری ئیسلامی جنایەتکار بەهۆی سەرەکی پێکهاتنی ئەم دۆخەش دەزانی. جا ئێستاوە لە هەنگاوی یەکەمدا گرنگ ئەوەیە کە خەڵکی ئێران بەگشتی و ئێوە خەڵکی کوردستان جگە لە چاوەڕوان لە ڕەچاوکردنی ڕێگا و شوێنی گونجاو بۆ پاراستنی خۆتان و دووربوون لە ئاوری ئەم شەڕە لە هەمدا بە ڕۆحیەکی بەرز لە هاوپشتی و هاوکاریکردن لە یەک بتوانن زیانەکانی ئەم شەڕە کەم بکەنەوە. ئێمە ئەم شەو لەسەر چۆنیەتی ئەم شەڕە و ئاکام و دەرەنجامەکانی ئەم شەڕە چ بۆ ناوخۆی ئێران چ بۆ ناوچەکەەوە هەروەها مەترسیەکان و هەلەکانی ئەم دۆخی ئێستا هەوڵ دەدەین قسە و باسی زیاتر بکەین. بۆ بەرنامەی ئەم شەویشمان بەڕێزان سێ کەسمان لەگەڵ دەبێت. بەڕێز کاک ئەحمەد ئەسکەندەری نووسەر و لێکۆڵەری سیاسی، بەشی دووەمی کاک سدیق جیهانی کادر و ئەندامی حزبی کۆمونیستی ئێران و بەشی کۆتایی کاک ئاکۆ ئەنوەری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵ دەبێت. سەرەتا لە بەشی ئەوەڵدا دەچینە لای بەڕێز کاک ئەحمەد ئەسکەندەری نووسەر و لێکۆڵەری سیاسی تا چەند پرسیارێک ئاراستەی بەڕێزیان بکەین و ئەویش وەڵام بە پرسیارەکان بداتەوە. کاک ئەحمەدیان ئەم کاتت باش، زۆر سپاس بۆی کە بانکێشتی ئەم بەرنامەتان قبول کرد. سپاس بۆ ئامادەبوونتان. زۆر سپاس بۆ بانگهێشتکردنەکەتان و زۆر مەمنون. سپاس و سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی بەڕێز. زۆر سپاس بەخێر بێ کاک ئەحمەد. با لێرەوە دەست پێ بکەم کاک ئەحمەد، ئەمڕۆ 11مین ڕۆژی تێپەڕاند شەڕی نێوان کۆماری ئیسلامی و ئیسرائیل. پێم باشە سەرەتا بەڕێستان خوێندنەوەیەکی گشتیمان سەبارەت بەم شەڕە پێ بدەیت. هۆیە سەرەکیەکانی ئەم دۆخەی کە ئێستا پێش هاتووە بەڕای بەڕێستان چییە کە ئێمە گەشتونێت ئەم نقطەیە؟ زانی لەسەرەوە دیارە قسە زۆر کراوە، بەڵام بەڕاستی ئەم شەڕە و ئەم وەزەکە ئێستا هاتووە لە بۆشاییەوە دروست نەبوو. لەو ڕۆژەوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی هاتە سەرکار و تەنانەت پێشەوەیش ڕژیمی شا بڕوخێ، ئیسلامیەکان و تەبعەن چەپەکانیش یەکێ لەو گلەیانە و لێکێ لەو ڕەخنە توندانە کە لە ڕژیمی شا بوویان ئەوە بوو کە لەگەڵ ئیسرائیل پەیوەندی هەیە. بۆیە لە یەکەم ڕۆژەکانەوە ڕژیمی ئێران دەستی کرد بە دژایەتی ئیسرائیل و خومینی وتی سەرەتانە و نابێ بمێنێ. وردە وردە من ناچوە وردەکاریەکانەوە تا بەرەو ئەم دۆخی دواییە هاتین. ئێران دەستی کرد بە دروستکردنی پێگە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڕاستی بۆ دوو شت. یەک بۆ ئەوە کە ئوممەتی ئیسلامی بڵاو بکاتەوە وەکو خۆیان دەیان کوست سەرۆکایەتی ئوممەتی ئیسلامی بەدەستەوە بگرێ، و یەکێکیشی ئەوە بۆ ئەوە کە هێز دروستکە، ئەوانەی کە پێی دەڵێن هێزی نیابەتی بە وەکالەت، بۆ بکە بتوانن بەرەنگاری وەک ئەوان دەڵێن دوژمنانی کۆماری ئیسلامی ببنەوە و ئوممەتی ئیسلام دیسان بەواتەیەوان کۆبکەنەوە. تەبعەن ئەمە هەم وڵاتە عەرەبیەکانی ناوچەکەیان زانی، ئەم ئیسرائیلی ژێزانی و هێزە گەورەکانی ژیان زانی. ئەوانیش دەستیان کرد بە کاری خۆیان. وڵاتە عەرەبەکان لە نیگەرانی ئەوە بوون و هەمیشەش نیگەرانن نە ئیسرائیل زۆر بەهێز بێ کە بتوانێت دەسەڵات بەسەر ناوچەکەدا ببێ و نە ئێرانیش ئەوەندە بەهێز بێ. ساڵی 2015 ئەوە بوو کە لە زمانی ئۆباما دەستیان کرد بە دانووساندنەکان و دۆسیە ئەتۆمی و ئەوە بوو کە بەرجامی لێکەوتەوە بە ڕێککەوتنێک گەیشتن ئێران و ئەو وەک ئەڵێن 5 وڵاتی بە عەلاوەی یەک ڕێککەوتنێکیان ئیمزا کرد. بەم ڕێککەوتنە لە ڕاستیدا دەسەڵاتدارەتی ئێرانیشیان بەنەوعی قبوڵ کرد لە ناوچەکەدا، وتیان بەڵێ ئێمە تۆ بەڕسمیە ناسین. ئەمە وڵاتانی عەرەبی نیگەران کرد. لەولاوە ئیسرائیلیش کە بەمەی دەزانی پرۆژەیەکی تازەی هێنا بە ناوی پەیمانی ئیبراهیم. پەیمانی ئیبراهیم وردە وڵاتانی عەرەبی گرتەوە و گەیشت هەتا نزیکی عەرەبستانی سعودیش کە
کە لەوانە بوو ئەوانیش ڕێکەون بەڵام تەبعاً عەرەبستان بە پێی ئەو جێگە و پێگە تایبەتیە ئیسلامیە و ناوچەیە کە هەیەتی شەرتێکی گرنگی بۆیژەوە بوو دەبێت مافێک بە فلستینیەکان بدرێت. جا 2015 سەیرەکە لەوەدا 2015 کە ڕێکەوتنی بەرجام کرا ڕێکەوتنە ئەتەمیەکە کرا وڵاتانی عەرەبی دژ بەوە بوون لەگەڵ ئێران ڕێکەوتن بکرێت. دەیکوت ئێران لێی بدەی باشترە لاوازی بکەی باشترە چون دەوان دەترسان لە ئێرانێکی بەهێز. ئێستا پێچەوانە بووتەوە. ئێستا وڵاتانی عەرەبی ناوچەکە پیان خۆش نییە لە ئێران بدرێ یا پیان خۆش نەبوو لانی کەم بە عەلەنی ئێستا پیان خۆشە کە ئێران وە لاواز بووە، بەڵام ئێران هەتا پێش 7 ئۆکتۆبر ئەو هێزە بوو کە وەکو هێزێکی ناوچەیی ئەناسرا هەم لە ناوچەکە هەم لە ئاستی نێونەتەوەیە حسابیان لەسەر و ئەوە بوو بینیمان کە بۆ نمونە مەسەلەن چین کەوتە نێوان لە عەرەبستان و ئێران و تەوافقی لەگەڵاکردن. 7 ئۆکتۆبر هەموو شتەکانی گۆڕی، یعنی ڕاستە نەخشەی جوغرافیایی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نەگۆڕیەوە. من لەسەرەوە باوەڕەمە تا ئێستا هیچ کەس ناوێت نەخشەکە بگۆڕێ، بەڵام نەخشەی سیاسیەکەی گۆڕاوە، نەخشە جوغرافیەکە نەگۆڕاوە، بەڵام نەخشە سیاسیەکە گۆڕاوە کە 7 ئۆکتۆبر کردو کە نەتانیاهو ئیسرائیل دەرفەتێکی دەستکەوت لە ژێر سێبەری ئەو کاری کە لێوە کراوە کە ئێستاش گومانی لەسەرە چۆن ئیسرائیل بەو هەموو زیرەکیەوە ئێستا ئەبینین لە ئێران چیەکە چۆن بەڕێوەیە مۆزوعێکی ترە. بەڵام بە دوای 7 ئۆکتۆبرە دەرفەتێکی دەستکەوت یەک لە دوای یەک هێزە بە وەکالەتەکان هێزە نیابەتەکانی ئێرانی لە بین برد. بە بۆچوونی من ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئیتر ناگەڕێتەوە پێش 7 ئۆکتۆبری 2023 بە هەمان وەزعیش ئێرانیش کۆماری ئیسلامی ئێران ناگەڕێتەوە پێش ڕۆژی وەک ئێوەش لە ناساندنی بەرنەمەکە وتان 16 مانگی جوون ناگەڕێتەوە وەختە لەبەرەوە تازەی ئێرانە ئەو ئێرانە نییە. ئێران لێی دراوە لەسەر سەرەوە لێی دراوە و ئێستا خوددایان بوو کە ئەگەر ئەمریکا ئەم حملەی نەکردایە دوێنێ نیوە شەو دوێنێ شەو ئەگەر ئەو حملەیە نەکردایە لەوانە بوو ئامادە بن دیسان چندا بنیشتەوە گفتوگویان لەگەڵا بکەن. ئێستا ئێران لە هێزەکەوە کە حسابیان بۆەوە کرد هەم لە باری ناوچەیەوە هەم لە باری نێونەتەویەوەیەوە بووە بەوە کە خەریکە بە هەر چۆنێ بێ خۆی بە نەوعێ ڕزگار بکە و مانەوەی ئەو کۆماری ئیسلامیەی کە پێش 16 مانگ بوو بە بڕوای من ممکن نییە. مەبەستمیشمەوە نییە ڕەنگە لە دوای لە باسەکانە چینە ناوی مەبەستمەوە نییە بە تەواوی بڕوخێ ئەو جۆرەکە ڕژیمی شاڕوخە یا ڕژیمی سەدام ڕوخە، بەڵام تازەی تر ناگەڕێتەوە وەزای کە پێشتر بوو. ئەوە زۆر بە کورتی بینین ببوورە لە هێزە ناوچەیەکان چ ئوروپا چ ئەمریکا چ چین و رووسیا لێکدانەوەی جوابیان هەیە. زۆر باشە کاک ئەحمەد، بە جوانی ئەلبەت بە کورتی ئاماژەت بە زۆر شتدا دیارە ئێران هیچ کارتێکی فشارشی بۆ نەماوەتەوە ئەگەر لە بواری دانوستاندا باسی بکەین و پرۆکسیەکانی لەبین چوون هەتا ئەو پێگای ئەتۆمیانی کە باسی دەکرد ئەمەشی وەکو کارت نەماوە. ینی ئەگەر تەسلیم بوونیش بێجا من پرسیارەکەم لێرەدا ئەو سناریانەی کە محتەمەلن لەم شەڕەدا بەبێ ئەو کارتانەی کە نەشیمەوە هیچ کارتێکی فشاری نەماوە ئێوە چۆن یەبینن؟ ئایا دانوستان دەکایە تەسلیم دەبێت بۆ مانەوەی خۆی لاقل؟ دەزانیت چۆنە هەموو بەتایبەت پرسپۆڕان و کارناسانی جەنگ لە مێژووە لانی کەم لە 200 ساڵی ڕابردووە ئەویان سەلماندووە کە شەڕەکان کە دەستی پێەکەن دوولایەنی شەڕ زۆر جار ئەگەر دوولایەن ئاگاهانە شەڕەکەن. ئێستا ئیسرائیل جواب بوو ئێرانی جواب بوو، هەر دوولا زۆر بەوردی خۆیانیان بۆ ئامادە کرده بوو. بەڵام کە شەڕ دەستی پێکرد هیچ لایەک نازانێ بەڕاستی ئایا ئەوەی کە ئەو بەرنامەی بۆ داڕێشتووە ئەچێتە پێشەوە یا ناچێتە پێشەوە. بۆ لەبەرەوە بارودۆخی تئۆری و نەزەری ئەوەی کە ئەگەر ئێمە ئەمەوامان کراوان ئاوا دەکەن ئەگەر لەوەیاندا ئێمە ئالەوە لێی دەدەین جیایە تاوەی کە دەستت پێکرد و بە تایبەتی لێتدا. من ئەمڕۆ کورتەیە ڤیدیۆیەکی فیلمی ڕۆژنامەی هارێسی ئیسرائیلم بینی. ئەم ڕۆژنامەی هاوارێسی ئیسرائیلی لە فیلمەکەدا
خانوویەکی حوهشت نهۆمی نیشانەدا دوو خانووە بەلایەکەوە فیلمەکە زۆر سوگەڕوە ئەوەڵ خودی خانوەکەیە دوای موشکەکە ئێرانی لێکەوتووە ڕوخێ لایەکی بە تەواوی ڕوخەوە هاتوۆتە خوارەوە دا دووبارە دروستێ کاتەوە و دوای ئەوە دیسان ڕوخێتەوە. من پێم وانە بوو ئێران توانایی ئەوەی هەیە دوای ئەم هەموو موشک بارانە بتوانێت دیسان موشکی ئەوە بنێرێ بۆیە بەڕاستی پێشببینی ئەوەی کە چۆن دەڕواتە پێشەوە معلوم نییە. ئەوە لایەکی تری ئەوەیە کە ئێران ئەو فەرماندانەی کە ڕۆژی یەکەم کوژران ئەم فەرماندانە کەسانێک بوون ئەمانە خۆیان ئامادە کردبوو ئەنواعی بەرنامەی 1 و 2 و 3یان دانابوو کە ئەگەر ئیسرائیل هجومی کردە سەر ئێمە یەکەم ئاواکەین ئاواکەین نەگەوە سەری نەگردوو ئەوە هیچ کامیان نەماونەوە کەسانە و ئەوانە پسپۆڕیان بوو دیارە هیچ کامیان بەو ناوعات تێوەریستێنی شەڕ نەبوون بەڵام ئەزمموی شەڕی ئێران وێراقیان بوو ئەزمموی ئەم ساڵانەی دواییان بوو شتیان پێ بوو ئەوەش ئەوە ئیسرائیل داویەتی لە شوێنی زۆر هەستیاری بەتایبەت ئەوەی کە ئاسمانی ئێران و بە تایبەتی ئاسمانی تاران بە تەواوی کەوتوتە دەست ئیسرائیلەوە ئەمە شتێ بوو کە ئێران حسابی بۆ نەکردبوو. جگەلەوە ڕاستە فەرماندەکان هەر کەسێکە لاچووە خێرا یەکێکی خامنەی یەکێکی داناوەتەوە لە شوێنی بەڵام ئەوانە متمانەی خامنەییان نییە. ئێمە لەگەڵ سیستمێ بەرەو ڕووین کە خامنەی متمانەی بە هیچ کەس نەبوو. ئەگەر ڕاست دەوێ بەشانسی یا بەرەو خوارچوونی کۆماری ئیسلامی ئێران لە کوژانی قاسمی سلێمانیەوە دەستی پێکرد. ئەگەر ئەو کوژرا بەڕاستی وردە کەوتنە هەوڵ کە کارێ بکەین و خۆمان ئامادەکەین بۆ شتیوامان بەسەر نێ بۆیە ئەگەرەکان ئێستا کراوەیە ئایا و یەکشتی لێرە زۆر مهمە ئیسرائیل نەحەزەکا بە شەڕی توولانی لەگەڵ وڵاتی ترە و نە بە قازانجێتی وڵاتێکی بچووکە هەموو ئێستا قسە لەسەرەوە هەیە کە بینی 800 ملیۆن تا 1 میلیارد دلار هەموو ڕۆژێ خەرجی شەڕی ئیسرائیلە. ئەمە جگە لەوەی کە خەڵکی ئیسرائیل لە باتیەوە کارمەند بن مهندس بن نازانم دوکاندار بن ئەو کارە بکەن هەکایانە مامۆستا بن چی بن هەمویان هەبخەریک لە سەرجەرزەمین و خۆیان شارنەوە توریست نەماوە هاتوچوو نەماوە لەلایەکەوە ئیسرائیل ناتوانێت تحملی ئەوەی نییە کە شەڕێکی توولانی بکە بۆیە ئەو بەپەلەیە زوو تەواوی بکە. لەم لایشەوە ئێران بەپێچەوانە ئێران کە شکستی خواردبوو ئەو هەموو میلیاردە سەرمایە گوزاری کرد بۆ ئەوە کە کوتی حملەمان پێکەن ئەگەر ئێمە لە سووریە شەڕەکەین دێن لە تاران لەگەڵمان شەڕەکەن کە فەرمووەوە هاتن شەڕەکەیشیان لەگەڵکردن بە میلیاردها پوڵی لە دەمی خەڵکی ئێران گرتەوە دای بە خەرجی ئەوانە. ئێستا کە هەموو ئەوانەی بوو بە تەپوتۆز و چوو بە حەوا ئومێدی بەوە هەیە کە ناسیۆنالیزمی ئێرانی و نەتەوەخوازی و بە نەوعێ نەتەوە پەرستی و ئەو ڕقی ئێرانی گەریە بتوانێت ئێرانیەکان کۆ بکاتەوە لەژێر یەک ئاڵا بەرامبەر بە دژمنێکی خارجی کە هاتووە ئومێدی بەوەیە ئەو کارە بکە. مشکلێکی تری کۆماری ئیسلامی ئەوەیە کە سەرانی ئەرتەش ینی سوپای پاسداران و فەرماندەیەکی ئەرتەش نەماوە ئەوە یەک. بەڵام دەبین هەست دەکرێت من خۆم پێم وایە نوعێ ئیفلیجبوونیش لە ڕێبەرایەتی سیاسی ئێراندا پێشاتووە لەبەرەوە خامنەی ئەبێت لەم تونێل بۆ تونێل پیشارنەوە دەستڕەسی پێی نییە ئەو کەسانەی کە هەموو ڕۆژیان بینی و راپۆرتیان پێدا و ئامۆژگاریان لێوەرەگر یا فەرمانیان لێوەرەگرت ئەمانە ئێستا دەستڕەسیان پێی نەماوە دەستڕێسیەکە زۆر کەم بووە تەنانەت ئێوەش ڕەنگە بزانن بە ڕێبەرانی سەرەوەی ئێرانیان وتووە کە زۆریش لە تەلەفۆنی مۆبایلوانە نابێت کەڵگوەر بگرن لەبەرەوە ئەترسن وەکو پەیجەرەکانی حیزبوڵایان لێبێ لە ئیسرائیل لە هەر سەرێک و چاوی لێ بکەی بارودۆخەکە بۆ ئێران زۆر خراپە. بەڵام شتێتریشەیە ئەویش ئەوەیە کە بەشێک لە ئێلیتی سیاسی یعنی نخبەی سیاسی ناو کۆماری ئیسلامی ئێران ئەوە چەندین مانگە بەتایبەت لە 7 ئۆکتۆبر بەملاوە من چەندین ویددیۆم دیوە لە کەسانی ناودار لە ئێرانەوە کە مامۆسای زانکۆ چالاکی بواری ژنان ڕۆژنامە نووسەر ئەوانە سێواکن کە بابە خامنەیی لەباری سیاسیەوە مردووە فکرێک بۆ وەزعەکە بگۆڕین بۆیە
بەشێ لە دەسەڵاتی سیاسی ئێران ئێستا ئومێدی هەیە کە بەشێ لەم دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێرانە بپارێزێ و بەداخەوە بەشێ لە ئۆپۆزیسیۆنی دەرەوەیش ئێرقی ناسیۆنالیستی و ئێرانیگەری و ئەوانەی هەیە کە ئەرتەشی خۆدمونە سوپای پاسداران ئەسلحەکەی خۆمانە تەنانەت دیوە بۆڵێ بۆمبی ئەتۆمیژی خۆمانە بۆچی بۆمبی ئەتۆممان نەبێ کۆماری ئیسلامیش بڕواهی ئێمەیە بۆیە ئایندەکە لێڵە معلوم نییە ناکرێ واقعا ناکرێ حەزەکەم لە ئاخری قسەکانمان ئەوە بڵێم کە من 2 هەفتە بەر لە ڕوخانی ڕژیمیشا لە تاران بووم و لە ناو خۆ پیشاندانەکان لە بووم بەڕاستی 2 هەفتە بەر لە ڕژیمیشا هیچ کەس پێوانە بوو ڕژیمیشا بەو شێوە ڕۆخێ و نامێنێ بۆیە پێشبینیکردن ئاسان نییە. کاک ئەحمەد ئاوری ئەو شەڕە زۆر کەس باسیش لەوە دەکات کە تورکیا لە دوای هێرشی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر کۆماری ئیسلامی جموجۆڵێکی تێکەوتووە لە بواری بڵێن سەربازیەوە دەیەوێت خۆی زیاتر بەڕۆشتر بکاتەوە. بەڕای بەڕێستان تورکیا بۆچی ئاوا حساسە و بۆچی لەم شەڕەدا ئاوا ترسی کەوتۆتە گیان و بۆچی ئاوا لای ئەو گومانە هۆی چییە؟ تورکیا لە مێژە هەستی کردووە بەوە کە ئاڵوگۆڕێک بڕێوەیە ئەسەن ئەو پێواژۆ کە لەگەڵ پێکاکە دەستیان پێکرد و لەگەڵ بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان دەستیان پێکرد ئەو پێواژۆ لە ڕۆژەکانی ئەوەڵەوە کەسانێک کە باینوانی شێورمەند بە قەولی خۆیان کەسانی موسلین و عاقڵوانیان کۆ کردووە گروهێک یەکێکیان لە یەکێ تەلەڤیزیۆنەکان زۆر زووتر لە ڕوخانی ڕژیمی بەشار ئەسەد وتی ئەمەی گێڕاوە وتی نەخشەیەکی تازە هەیە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئێمە گروپێکین لە تورکیا کە خەریکین بیر لەوە دەکەینەوە کە بزانین چی بکەین بۆ کوردستانی نەیەوت کوردستان بۆ کوردەکان کە لە تورکیان بۆ کوردەکان کە لە سووریان و بۆ کوردەکانی تەنانەت عێراقیش بە قەولی ئەوان ڕۆژاوە ڕۆژهەڵات و ئەوە بەکار نابن بەڵام شتێک کە من سرم سوورما لەو وەختەدا ئەو کەسە باسی کوردستانی ئێرانیش باسی ڕۆژهەڵاتی کوردستانیشی کرد. تورکیا نیگەرانەکە ئەم دەستپێکی یعنی درێژبوونەوەی ڕووداوەکانی دوای 7 ئۆکتۆبر ئەوان تێگەیشتون چەند نەقۆڵایی هەیە ئەم مەسەلە و چەند نەمەترسی هەیە کە دەسەڵاتی ئیسرائیل ئێجگار زۆرتر بێ. ئەو نزیکیش کە ئیسرائیل لانیکەم لەباری پشتگیری بە قسە کردوویەتی مەسەن وەختی خۆی بە قسە و تێمە پشتیوانیەکەین لە ڕەفراندۆمی کوردستان و ئەو پەیوەندیەکە لەگەڵ ڕۆژاوایش هەیەە ئەمانە تورکیای خستە سەرەوە کە ئەوە خەریکن کوردستانێکی گەورە دروستەکەنەوە کوردستانی لە باشوور هەیە کوردستانی ڕۆژاوا هەیە ئەلعان ئەگەر شتێ بەسەر ئێران بێ و ئێران کۆماری ئیسلامی ئێران بڕوخێ کوردستانی ڕۆژهەڵاتیش وەکو ڕۆژاوای لێدێ یان وەکو باشووری کوردستانی لێدێ کە 3 بەشی کوردستان بکەونە بارودۆخێکی ئاوا قابلە هیچ شتێک لە باکووری کوردستان ڕوونەدا. تورکیا لەم زاویەوە چاولەکە ئەردۆغان پێرێ لە کۆنفرانسی وەزیرانی وڵاتانی وەزیرانی دەروی وڵاتانی ئیسلامی کە قسەی کرد قسێکی سەیری وت ئەوەیە کە زیارە زۆر تند هجومی کردە سەر ئیسرائیلەوە بەجێی خۆی بەڵام باسی سایکسپیکۆی کرد. سایکسپیکۆ بۆوانەی ڕەنگە لە بیریان نەبێ سایکسپیکۆ 2 پسپۆڕی فەرانسەی و ئینگلیسی بوون ساڵی 1916 لە ناوەڕاستی شەڕی یەکەمی جەهانیە دابەشیان کرد ئیمپراتۆری عوسمانیان دابش کرد ئەم سنوورانە کە ئێستا هەیە ئەوە تورکیە ئەوە سووریە ئەوە عێراق و ئەوە لوبنانە ئەمە هی ئەو سایکسپیکۆیە. جا ئەردۆغان دەڵێ ئێمە ڕێگان نادەین سایکسپیکۆیەکی تر بێنە ئاراوە یعنی ڕێگەدەین دووبارە دەستکەن بە دابشکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەستیشی کردووە بارودۆخی خۆیشی خراپە ئەردۆغان بارودۆخی حیزبەکەی خراپە ئەم پێواژۆی کە دەست پێ کردووە لە باکووری کوردستانیش لەبەر ئەوەیە حیزبەکەی جارێکی تر براوە بێ لە پارلەمان و خودی ئەردۆغانیش جارێک بتوانێ هەڵبژێردێتەوە کە کارەکە ئاسان نییە بۆیە ئیمامۆغلیان گرتووە کە شارەدارێکی خۆشەویست بوو کە هەڵبژاردەی خەڵکیش بوو هی ئیستانبول و احتیمالی زۆریشەیە هەڵبژێردێتەوە. ئەردۆغان لەگەڵ ئەوە کە دژمنایەتی هەیە لەگەڵ کۆماری ئیسلامی و ڕخنەی توندیشی لێ هەیە لەم بابەتەدا
پێویستێتی بۆ سیاسەتی ناوخۆی و بۆ سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چون ئەوان لە ئەنگری ئیخوان المسلیمین ئیخوان المسلیمینن لەگەڵ قەتەر و ئیخوان المسلیمینی وڵاتانی تر پێویستی بەوە هەیە وەکو لایەنێکە پشتیوانی لە موسڵمانەکانەکە دژ بە جوولەکەکان و وڵاتی ئیسرائیل بەو ناوەوە زاهر بێ دەنا بۆ خۆتانەزان تورکیا ئەوەی بەسەری میلەتی کوردی هاوردە هەرو کارێک ئیسرائیل بەسەر غەزەی دەرا زۆر باشە کاک ئەحمەدی من لە بەشی ئەوەڵی بەرنامەکەمان کەمتر لە دەخەمانەوە بەڵام دوو پرسیارم هەیە ئەم دیارە بۆ خۆتان لە قسەکانتاندا بە کورتیا ماشتان پێدا دیارە ئاکامی ئەم شەڕە بۆ ناوچەکەش کاریگەری دەبێت پێم باشە بەڕێستان لەسەر ئەمەش شیکردنەوەی بدەن و تایبەتەن بۆ کوردستان چۆن دەبێت ئاکامی ئەم شەڕە من پێم وایە ئاکامەکەی ئەوە بێکاری ئێستا عێراق ترساوە عێراق نیگەرانە و عێراق زۆر نیگەرانی ئەوەیە کە شتێک بەسەر ئێران بێت و خەریکی خۆکۆکردنەوەی خۆیانە و ئەو پەیوەندیە و ئەو بارگرژیە سیاسیە کە ئێستا هەیە لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی لە بەغا کە لەسەر کێشەی موچەوە ئەو شتانە هەوڵەدەن بە جۆرێ هێوری بکەنەوە کە لە ئەگەری ڕوخانی کۆماری ئیسلامی ئێرانە کوردەکان هەست بەوە نەکەن کە بەهێزتر بوونەتەوە و ئەتوان داوای زیاتر بکەن ئەوە بۆ ئەوان بۆ سووریەش ئەبێتە بارودۆخێکی لەبار بە تایبەت بۆ ڕۆژاوای کوردستان ڕوخانی کۆماری ئیسلامی ئێران ئەبێ بە بارودۆخێکی لەبار بۆ ئەوە کە ئەوانەی کە دژ بە کوردبوون لاوااسترە بن و ئەوان پێگەیەکی بەهێزتریان هەبێت بۆ تورکیەش وەکو عەرزم کردن ئەوەیە کە دووبارەی نەکەمەوە قسەکان بەڵام جگە لەوەیش وڵاتانی عەرەبی تر کە بە دەوروبەرەوە هەن ئەو وڵاتانیش خۆشحاڵن لە ڕوخانی کۆماری ئیسلامیە کە ئەسڵەن حکوومەتی هیچ کامیانی قبوڵ نەبوو ئەوە بە شەقی زەمانە بوو کە لە فشاری چین و شتیتر قبولی کرد کە لەگەڵ عەرەبستان و لەگەڵ وڵاتانی ترا و نێوان خۆشی بێ بۆیە من پێم وایە کارتێکردنی زۆریە بێ لەسەر ئەو بەشانەی کوردستان و ینی ئەگەر بەرەو ڕوخان بڕواجە نەوعی ڕوخانەکە فەرقێکە ڕوخانێکمان هەیە وەکو ڕژیمیشا بە تەواوی ڕوخانێکمانەیە نا ئەم کۆماری ئیسلامیە بەو مەعنا نامێنێ بەڵام بەشێ لە دەسەڵاتدار یا بەشێ لە نوخبەی کۆماری ئیسلامی ئێران ئەتوانن بگەڕێنەوە ناو دەسەڵات لەگەڵ بەشێ لەوانە کە لە زیندانن لە جێگای ترن و لەوانەیە بەشێکی لە دەرەوەی وڵات لەوانەیە کە هەمیشە پیانوە بووە لە ئەبێ لە هەڵبژاردنەکانە بەشداری بکەیت و چی بکەیت وانە ئەوانیش بگەڕێنەوە ئەوانە ترسن لە شۆڕشێکی جەماوەری بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ناوخۆی کۆماری ئیسلامی و بەشێکی زۆری ئۆپۆزیسیۆنی دەرەوەیش بە تایبەت ئۆپۆزیسیۆنی ڕاشت بەڵام بەشێکی چەپیش ئەترسن لەوەی کە ئەگەر کۆماری ئیسلامی ئێران بە شۆڕشێک بڕوخێ ئەمە ئەوانیش امتیازەکانیان لە دەست دەرەسێ و هەڵێن ئەبێتە هۆی تەجزیەی ئێران مەبەستیشیان لە تەجزیەی ئێران بە پلەی یەکەم بارودۆخی کوردستان ئەوە وەختمێشتەوە بۆ سوالێکی تریش زۆر باشە ینی مشخصم پێم خۆشە بێمە سەر ڕۆژهەڵات بۆ ئەو بارودۆخی کە ئێستا پێش هاتووە و زۆر گرنگیشە بەڕای بەڕێستان بڵین حیزبەکانی حیزبە سیاسیەکانی ڕۆژهەڵات چەندە ئامادەن و چەندە یەگرتوون پێم باشە ڕای خۆتان بڵێ و مەترسیەکان چین چ وای داینن کە ڕژیمی کۆماری ئیسلامی بڕوخێت چ بڵێ بمێنێتەوە مەترسیەکان چین و هەلەکان چین کە دەبێت بخۆزرێتەوە دەزای چۆنە ئەبێ من ئشارە بە یەک شتێکی گرنگ بکەم وەختێکە ڕژیمی شاڕوخا یەکەم کارێکە کردیان مهمترین کارێکە کردی دەسەڵاتی تازە ئەوە بوو کە هەیەتێکی نرد بۆ مەهاباد بۆ لای مامۆستا شایزەدین و ئەوە بوو لەگەڵ نمایندگانی شۆرای شارەکان دانیشتن و ئەو قەتنامەی هەشمادەیی مەهاباتی لێکەوتەوە معنای چی ئەمە معنای ئەوەیە کە دەسەڵاتدارانی تازەش کە لە دەسەڵاتدا نەبوو بوون پێشتر ئەیانزانی کوردستان شوێنێکی گرنگە من پێم وایە هەر کەس بێتە سەرکار چ بە تەواوی ئەم ڕێبەرانە بڕۆن جەماعەتی ڕێبەری تازە بێن چ بەشێ لەمان و بەشێ ئۆپۆزیسیۆنی ناوخۆ بەشێکی دەرەوە بێن تەواوی ئەوانەی کە ئەڵێن تەمامیەتی ئەرزی وا مهمە نازانم تەجزیە نەبێ وڵات تەجزیە نەبێ ئەوانە چاوێکیان لە کوردستانە بەڵام ئەگەر بزانن ئەم کوردستانە حیزبەکان جیاوازن و پەرتەوازن کاری ئەوان زۆر ئاسانە بێتەوە ئێمە بە بۆچوونی من ئێمە کە ئەڵێم مەبەستم هەموو حیزبەکانی کوردستانە
ئێمە ئەلعان دەرفەتێکی زۆر زۆر تایبەتیمان دەستکەوتووە کە بۆمان نییە بەڕاستی و نابێ لە دەستی بدەین ئەم دەرفەتە. ئێمە ئەلعانە بێ وا بێ ئۆپۆزیسیۆنی ئێران دەسەڵاتدارانێک کە دوایی بیانەوێ بێنە سەرکار لە ئێران ئەبێ شوێنێک ببێ کە ڕووی تێبکەن، ناوەندێک بێ ڕووی تێبکەن، ئیمێلی بۆ بنێرن، تەلەیفۆنی لێ بکەن، داوای دانیشتنی لەگەڵ بکەن. هەر ئایسە حاڵی حاضر کە من لەگەڵ ئێوە قساکەم ئەگەر بیانەوێ قسە بکەن ئەبێ لەگەڵ سێ کۆمەڵە و دموکراتێک و پەژاک و خەبات و لەگەڵ ئەمانە بەیەکەوە دابنیشن قسە بکەن. ئەمە ناکرێ. من ئەزانم تێگەم کە حیزبەکان لەباری فکر و ئیدۆلۆژی و لەباری بۆچوونی سیاسیوانەوە جیاوازیان هەیە، معلومە ئەبێ بیبێ هەموو دنیا وایە، بەڵام دۆخی کوردستان ئەوە دەخوازێەوە بۆ ئەوەی ئەم فرسەتەمان لە دەست دەرنەچێ و بۆ ئەوەی ئەو کۆمەلگای مەدەنیە کە دروست بووە، ئەو جیاوازیە کە لە کوردستان هەیە، کوردستان لە بەدرێژایی 46 ساڵی ڕابردوو ئیسلامی سیاسی قبول نەکردووە. ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە بۆ لە باقی ئێران وان نەبووە، جۆرێکی تر بووە، پێگەی ژن جیاواز بووە، پێگەی ئازادی خوازی. ئێمە لەبەرەوە نەبووە کوردین ئەو ئیمتیازانەمان بەدەستێنەوە، لەبەرەوە کوردین و ئازادی خوازین و ئیسلامی سیاسیمان قبول نەکردووە و ئەمە وەکو سەرمایەگە گە چاوی لێ بکەین وەکو ڕێزگرتنێ لەو خەڵکە کە وەختێ شەش حیزبەکە داوای مانگرتنیان لێکردن جوابیاندانەوە دە ئێستا خەڵکەکە کە لە ماڵۆ دانیشتون ڕەنگە بەشێکیان تەمەشای ئێماکەن کاگەمیر ئەو پرسیاراکەن ئەی باشە بۆ داوامان لێکەنمان بگرین، ئەی بۆ بەیەکەوەی ئەعلامیەک نادەن، هەر شەشتان ئیمزای کەنژێرەکەی بڵێنەوە ئێمە بەیەکەوە لەسەر 1 2 3 4 ڕێکەوتوین. من پێم وایە دەبێ هەر حیزبێک بێتە خوارەوە لە داخوازەکانی خۆی و دەبێ یەک ئەسڵیش قبول بکەین، سەرۆکی هیچ کام لە حیزبەکان سەرۆکی کوردستان نییە، سەرۆکی حیزبەکەی خۆیەتی، بۆیە دەبێ قبولی بکەین سەرۆکایەتیەکی هاوبەش، ڕێبەرایەتیەکی هاوبەش هەیە و لەمە کەڵک وەربگرین و ئەمە وەکو سەرمایەک بیپارێزین. باقی من ئەگەر چوینە ناوشار مەقڕی خۆمدانا دەسەڵاتی خۆمدانا چیەکەم ئەو مەوزوعێکی ترە. حەزەکەم ئاماژە بە یەکشت بدەم، حیزبی دەمپارتی کە ئێستا لە پارلەمانی کوردستان لە پارلەمانی تورکیا ئەندامی 60 ئەندامی وابزانم هەیە، لەناو ئەمەدا ژینگە پارێزی تایە، حیزبێکی نازانم کە تورکن ئەسڵەن و حیزبێکی تایە حیزبی کۆمونیستە، یەک ئەندامیان هەیە ئەندامی حیزبی کۆمونیستی تورکیەیە، بەڵام قبولی کردووە چێتە ژێر چەتری دەمپارتی و لە ناو پەرلەمانی کوردستان هەیە وەکو دەمپارتی لەوەیە. ئێمە بوو ناتوانین ئەم حیزبانە بە بیر و باوەڕی جیاوازیشەوە کە ئەمانە لە دەوری یەکۆبینەوە بەڕاستیەنی دەرفەتی جیاوازی و ڕخنە لە یەکگرتن و ئەوانە نەماوە. من تکایان لە یەکەم لێرەوە ئومێدوارم هەرچی زووتر بازی جارێکە کە بە کەرسەکارێکە پێسپێرێت بۆ من پای کەوتو ئەڵێم کەی ئەڵێ 2 ساعتی تر دەڵێم تۆ بڵێ دوێنێ ئەگەوا بێت داوای ئەوم لێ بکە کە دوێنە دەبوو بیکەم، منیش دەڵێم 2 ساعتی تر واتە دوێنێ بووە ئەم کارە. بۆیە من پێم لە نانی شەو واجبترە بە پەنە ئەم حیزبانە لە دەوری یەک کۆبنەوە و ڕێبەرانیان کەونە گفتوگۆکردن لەگەڵ یەکتر. زۆر باشە کاک ئەحمەدجان، من پرسیارێکم نییە، 1 دقە کاتت هەیە ئەگەر خۆتان لە کۆتاییتان دەتانەوێت ئاماژە بە شتێکە نەدوتووە فەرموو ڕوو بە خەڵک ئەگەر قسەیەک. وڵایی من هەر ئەوە ئاڵێم کە من پێم وایە ئەوەی کە لە سەرۆکی نەتەوەیە گرتوەکان قسەیەکی سەیری کرد دوێنێ بۆ وابزانم دوای ئەوەی کە ئەمریکا بۆمبارانی ئەو شوێنانی ئێرانی کرد، وتی من لەوە ئەترسم وەزەکە بە خێرایی لە کۆنتڕۆڵ بچێتە دەرەوە و کارەساتامێز بێ، کارەسات بێتە پێشەوە، فاجعە بێتە پێشەوە بۆ خەڵکی مەدەنی و چ لە ناوچەکە چ لە جیهانیش تەنانەت ئەو نەبەربڵاوە. بۆیە من هیوادارم خەڵکی کوردستان پارێزراو بن، سڵامەت بن لە هەرکوێ هەن، بەڵام هیواداریشم ئەوانیش و حیزبەکان بتوانین لەم ئەزمونە بینە دەرەوە و هیوادارم ئەوان بەردەوام بن لە پتەوکردنی کۆمەلگای مەدەنی لە کوردستان. ئێمە بەڕاستی ئەگەر هەر شتێک قەومێ پێویستمان بە ژنان و پیاوان و بە جوانان و بە لاوانێکەیە کە لەم ساڵانەدا نیشانیان داوە چەندە
وزە و توانایان هەیە لە بەڕێوەبردننی وڵاتێکدا من دڵنیام لەوە ئەتوانین کوردستان وەکو ڕۆژاوا گەرکەوێتە دەستمان ئەتوانین بیبین بەڕێوە تەنانەت وەکو باشوور و پێم وایە باشتر لە باشووری بەڕێوە بین. زۆر زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئەحمەد ئەسکەندەری نووسەر و لێکۆڵەری سیاسی. سپاس بۆ بەشداریتان. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس بەخێر بن. بەڵێ عزیزان بەرنامەی ئەم شەومان هەروەک لە تایتەڵەکە دایبێنن لەسەر شەڕی کۆماری ئیسلامی و ئیسرائیل و دەرەنجامەکانێتی بەشی ئەوڵیمان لەگەڵ بەڕێز کاک ئەحمەد بوو. بەشی دوم کە میوانی دووەممان پێ زیاد دەبێت دوای ناوبەڕێک دەچینە خزمەتی بچین ناوبەرێکی کورد بینین دێنەوە خزمەت. عزیزان بە بەرنامەی ڕاستەوخۆ سەبارەت بە شەڕی ئیسرائیل و کۆماری ئیسلامی و دەرەنجامەکانی لە خزمەتانداین و هەروە خۆتان ئاگادارن ئەمڕۆ 11مین ڕۆژی ئەم شەڕە تێپەڕکراوە. لە بەشی دووەمی ئەم بەرنامەیەماندا بەڕێز کاک سدیق جیهانی کادر و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێرانمان لەگەڵدا دەبێت ئەگەر هاوڕێیان بتوانن بێنە سەرخەت. کاک سدیق ئەم کاتت باش، زۆر بەخێر بێن. سڵام هەیە بۆ خۆت و بۆ بینەران و بیسەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵ. زۆر زۆر سپاس، بەخێر بێن. کاک سدیق باش سەرەتا لێرە دەست پێ بکەم بە ڕای ئێوە داهاتووی ئەم شەڕە بەرەو کوێ دەچێت؟ کاکە میرگیان لەم بارەوە قەزاوەتکردن بێحەد سەختە، چۆن بارودۆخەکە لەحزە بە لەحزە حالە حاڵ گۆڕانکاریە. ئەو شەواهدەی کە ئێمە بینین نیشانەدا کە کۆماری ئیسلامی بەرحاڵ لە ئاستێکی زۆر لاوازە قەراری گرتووە، بەڵام دەبێ ئەومانە لە بەرچاو بێ کە ڕوخاندنی کۆماری ئیسلامی لە حقیقەتە لە ڕێگەی بمباران و موشکبارانەوە لە دوورەوە یا لە ئاسمانی ئەو وڵاتەوە ناڕۆخێ. ئەبێ ئەم وەزیەتە بە مەسیرێکە ختم ببێ کە دوو حاڵەتی دێکەوێتەوە. یام شەڕە لە حاڵەتی درێژ ماوە کێشێکی جدی لە ناو دەسەڵاتە دروستەکە
لە ناوە دەڕوخی و فروپاشی لە ناوە دەست پێکا و بەرحاڵ یاوەکە شەڕ کۆتایی پێێتی و کۆماری ئیسلامی جانی زەهرەکان وشێ و بەرحاڵ تسلیمی غەرب و ئیسرائیل دەبێ و لەو حاڵەتە نۆبەی هاتنە مەیدانی خەڵکە لە ئاوا هەلومەرجێکە بە نەزەر منێتی زەمینە لە ساڵانی پێشووتر بەر لە 11 مانگی جوون فرەتر فراهەمە بۆ کە خەڵکی شۆڕژگێڕی ئێران کۆماری ئیسلامی بڕۆخێت. من پێم باشە لێرەدا باسیش لە ژنان بکەین. دیارە خۆشتان ئاگادارن ژنان دەورێکی زۆر گرنگ و وەکو پێشەنگ لە بواری گشتی لە ئێران و تایبەتەن لە کوردستان لە شۆڕشی کوردستاندا بوویانە. ئەگەر وای دابنین بڵین لە داهاتووی دوای کۆماری ئیسلامیدا چاوەڕوانیەک لە دەوری ژنان دەکرێت. بەڕاستی ئەوە بێژم هیچ کۆمەڵگایەک ناتوانێت دامەرزێ بە شکلێکی ئینسانی کە ژنانی تێدا بەشدار نەبێت بە لە حەزی ڕابەری کۆمەڵگاوە لە بوارگر جۆرا و جۆری اجتماعیەوە حەزبی ژنان لە بەڕێوەبەری کۆمەڵگا بۆ معنایە ئەو کۆمەڵگا نەقسانێکی تێدایە و سەرکەوتنی گەلێک دشوار و محاڵە بێ لە بازنەی خۆیدا تێدەچەقێ بەجێگەیەوە بەرەو پێش بچێ بەرەو دوا دەچێت بۆ بۆنەوە نەخشی ژنان کە 50% لە کۆمەڵگان گەلێک مهمە بۆ پێشکەوتن بوو بەرەو پێشچوون و دروستکردن کۆمەڵگایەکی ئینسان و ئینسانی و بەرابەر کە هەموو تێدا لەزەر ببەن و ژیان تێدا بەردەوام بێ. لە کوردستانی ڕۆژەڵات لای خۆمان هەر بە دوای ڕاپەڕینی ساڵی 57 و نەمانی دەسەڵاتی شا و دروستبوونی جریانگەل متەرەقی و ئیعلام وجودیەتی جریانی وەکو کۆمەڵا بلەخەرە بەرەبەرە ژنان هاتنە عەرسەی سیاسەت و ناو تەشکیلات و لە عەرسەگەل نظامی و سیاسی و کۆمەڵایەتیە بەشداریان کرد و هەر لەو تاریخەوە بنەماکانی وڵاتێکی بەرابەر و یەکسانیان چەشمەخەکەیان لێدا و خونچەکانی ئەم حرەکەتە کە ژنان دەستیان پێکرد لەگەڵ پیاوانی شۆڕژگەڕا لە کوردستان لای خۆمان دیارە ئێمە لە بزوتنەوەی ژیان ئازادیا بینیمانەوە کە چەندە کۆمەڵگای بەرەو پێش کرد کە چەندە سنەتگەلێکی پێشڕە و سنەتگەلێکی ئینسانی هێنا ئاراوە و چەندە زوو فەرهەنگی کۆن و کۆنەپەرستانەی بەنسبەت کۆمەڵگا و بەتایبەتی ژنان خستە لاوە. ئێستا بە نەزەر من نەتەنیا لە کوردستان لە لای خۆمان بەڵکە ژنان لە ئاستی سەراسەریە لە ئێرانیشا وەزنێکن و حەزبی ژنان لە داهاتووی دەسەڵاتی ئێرانە گەلێک زەحمەتە بێت. بەڵێ کاک سدیق ئەسەن پێش بڵین پێش ئەم شەڕەکە بڵین لە 23 جۆزدەردانەوە ئەرتەشی ئیسرائیل لەم هێرشەی دەست پێ کرد. ئێمە دەبێت ئەمەش دەبەر چاو بگرین کە بزوتنەوە جەماوەری کۆمەڵایەتیەکانیش دەورێکی زۆر گرنگیان گێڕاوە لە لاوازبوونی کۆماری ئیسلامیدا. من پرسیارەکەم لێرەدایە ئایا هەرچەند ئێستا دەڵێن بەهۆی ئەم هێرشەی کە کراوەتە سەری کۆماری ئیسلامی لە ڕووخان نزیک بووتەوە، هێزی دەرەکی دەتوانێت چه دەورێک بینێت لە ڕووخانی دەسەڵاتێکدا؟ ڕاستەکەی حکوومەتێ کە دەستی دەرەکی تێدا بێ یانێ بە دەستی دەرەکی حکوومەتێ ئێستا لە ئێران بێ یا لە هەرکوێکی ئەو زەویە بۆ معنایەیە کە مهندسی دەکرێت بەر لەوە ئۆتاق فکرێکی هەیە چوارچێوەیەکیان بۆ داڕشتووە لە نەهایەتە دەسەڵات ناکەوێتە دەست خەڵکی وگیان هاتوو هەژارۆفەقی کە ساڵیانێک بەدەستی ئەو حاکمیێتەوە ناڵاندوویانە بەڵکە گۆڕانکاریک لەسەرەوە دروستە بێ و لە جەریانی ئاوا دەخاڵەتێکە خەڵک و جەماوەر بەگشتی کە زۆرینەی جامعەکە لە بەرەگرێ ناتوانن دەورە و نەخشێکیان بێ لە بەڕێوەبردن جامعە و
هەروە بەرحاڵ وەکو دەورانی بەرلەوەتریش ئەمێننەوە و ممکنە بەتر لەو حاڵەتێش بێتە ئاراوە. بەڵام ئێمە دەبێ هەوڵ بین کە هەروە کە ساڵیانێکی زۆرە 46 ساڵە ئێمە لە حوزەگەل جۆرا جۆری خەبات تاوەکو حوزەی خەبات جنبشی ژنان، جنبشی کرێکاری و جنبشی دانیشتووی و جنبشە مەدەنیەکان هەوڵمان داوە کە کۆماری ئیسلامی لە ڕێگەیەکی ئینقلابیەوە بڕۆخێنین کە خەڵکی خوارەوە بتوانن لە ڕێگەی دروستکردن شۆراکان خۆیانەوە دەسەڵات بەدەستەوە بگرن. بەڵام لە ئاوا هەلۆمەرجێکە کە ئێستا لە ئێرانە هاتووەتە ئاراوە، هێزی دەرەکی بەحقیقەت کۆماری ئیسلامی نەتەنیا ترساندووە، بەڵام بە لەحازی نظامیەوە، بە لەحازی اقتصادیەوە، بە لەحازی پێگەی سیاسیەوە بەرحاڵ تقریباً تا ڕادێکی زۆر زەعیف کردگا و ئەم زەعیفبوونەی کۆماری ئیسلامی بلەخەرە ئەتانێ زەمینە خۆشکەر بێ ئێمە بە ئاسانی بتوانین جەماوەر بە ئاسانی بتوانێت بەدەستم زاڵمانەوە لە ئاکامی شۆڕشێکی جەماوەریە نەجات پیاکەن. تۆ فەرزکە سوپای پاسداران لە هەلومەرجێکی ئاوا قراری کرد، فەرماندەکانی لەبێن چووگن، بلەخەرە پێگەیەکی ئیجتماعیان نەماوە، لە ناو خۆیانە تووشی داڕمان هاتوون، لە ئاستی سەراسەریە ئاوایان بەسەر هاتووە، لە بلا تەکلیفێکی ئاوا بەسەرەبەن دێخۆ بلەخەرە معلومە ئەگەر ئەم شەڕێژ بلەخەرە کۆتایی پێبێ لە نەزەر منەوە جەماوەر ڕاحەترەتانن تەکلیفی خۆیان لەگەڵ کۆماری ئیسلامی و ئەم حکوومەتە ئێستا یەکلاییکەنەوە و ئەگەر بلەخەرە لە ڕێگەی دەرەکیشەوە لەسەرەوە بە هەر جۆرێ بێ ئێمە نازانین جۆر شتێک ڕوئەدا بەحقیقەت لە ڕێگەی دەرەکیەوە کۆماری ئیسلامی بڕوخێ معلومە ئەم حکوومەتەی کە جێنشینی ئەمە ئێستا ئەبێ لە مقابل خەڵکی شۆڕژگێرەوە قەرارەگرێ، چۆن ئەم نگاه و ئەوان هەیەە ئەوە نییەوە خەڵک گەرەکێتی، یانێ خەڵک لە ڕێگای گەرێکیانە لە ڕێگەیەکی ئینقلابیەوە تەکلیفی خۆیان لەگەڵ کۆماری ئیسلامی یەکلایەنەکەنەوە. مانفستی ئەم ڕووخاندنی کۆماری ئیسلامی لە ساڵی 57 بەرەوە ئەملاوە دەستی پێکردووە، لە حوزەگەل جۆرا جۆرە ئێمە ڕەنجمان بۆی داوە، تەلەفاتمان داوە، زیندانەکانمان پڕە، خاوەرانەکان پڕن لە گیان بەخ کردووە. هەموو ئەمانە نیشانەدا بەشێکی هەرە زۆر لە خەڵکی ئێران تەمایلیان بە ڕووخانی کۆماری ئیسلامیە لە ڕێگەیەکی ئینقلابیەوە. کاک سدیق ئێستا ئاگادار کراین خبرەکەیە پێم باش بوو ئێوەشی لێ ئاگادار بکەینەوە. هەر ئێستا کۆماری ئیسلامی موشکی هاویشتووە بۆ پێگەکانی ئەمریکا لە قەتەر، لە بەحرین، لە کوێیت و لە عێراق و پێگەکانی ئەمریکای کوتاوە. دیارە دۆخەکە زیاتر ڕوو بە ئالۆزی دەچێت. ئەمە لێکەوتەکانی چی دەبێت بڕایەوە؟ لە نظر منەوە لێکەوتوەکانی لە ساعتکەل داهاتوە ڕوون دەبێتەوە. بە نظر من حملەکانی غەرب ئەمجارە چەرچر دەبێتەوە، کوشەندەتر ئەبێ و ئەگەر ئەمریکا بە جۆرێک بلەخەرە بە چەندانە بۆم گەرێکی بوو تاو حەدە بڕواوە چاوەڕوان بوو کە بزانێ وەڵامی چیە بێ. ئێستا کە کۆماری ئیسلامی جوابی داوەتەوە بە نظر من مەرحەلەی زەعیفبوونی هەرچی زۆرتر خۆی بۆمبارانەکان شدت پیاکەن و لە نظر منەوەی تر شرایەتێک دێتە ئاراوە کۆماری ئیسلامی نتوانێت خۆی جەمۆکاتەوە و بگرە ئێمە لە هەفتەگەل داهاتووە وەزیەتێکی دشوارتر لەوە کە ئێستا بۆ کۆماری ئیسلامی پیابووکە ئێمە ببینین و ئەو موشک پەرانیگەلەیش کە دایستە کردوویەتی هەر هاتووە کەمتر بوو گەسەوە. ئەمانش کە ئێستاهەیەتی لە نظر منەوە کۆتایی پێتێرن. بالاخره ئاسمانی ئێران ئەگەر بەدەستی ئیسرائیل بووە بە تەنیا ئەم جارایی تر حاڵەتێکی تر پیاکە، هەر جمو جۆڵێک لەژێر کۆنتڕۆڵە قەرارەدەن و زەربەپەزیرتر و سەردەمەپەزیرترە بێ، دیارە مەرگی خۆی بە جۆرێ لە جۆرەکان قەتعیتر و نزیکتر کردگەسە. بەڵێ هەرو جۆرێک کە لە پرسیاری پێشتریشم داکتم کە دیارە بە باشی ئاماژتان پێدا وەزعەکە کە هیچ ڕوو بە ئالۆستر دەرواوە ئەم موشەکپەرانی کە کردوێتی بۆ سەر پێگەکەی ئەمریکا دیارە دۆخکە ئالۆستر دەبێت و پێم وابێ نییە
ئەرجۆری کە باسی لێ دەکەن زۆر لەوانەشم بێتە هۆی ڕوخانی دەسەڵاتەکەی کۆماری ئیسلامی. کاک سدیق پێم باشە پرسیارێکیش لێرە بکەم، دیارە خۆ کۆمەلگا زۆر بە خێرایی ڕوو بە گۆڕان دەچێت. جا پرسیارەکەم لێرەدایە هونەرمەندان بڵێن شاعران نووسەران ئەمانەت دەتوانن چ ڕۆڵێک بینن لە دوای بڵین نەمانی کۆماری ئیسلامیدا؟ ڕاستەکەی هونەرمەندان و شاعران و نووسەران ئەمانیشە بەستگیان هەیە، تۆ دێ گیان کەیتەوە تەفکیکیان کەیت. بۆ من هەر ئێستاش ئەرکەکانیان چییە بڕایەوە؟ گیان ئێستاش ئەرکی ئەم بەشەی کە باسم کرد هونەرمەندان و شاعران و نووسەران و زۆر کەسایەتی دیتر ئێستاش دیارە لەم قۆناغی سادا ئەرکیان لەسەر شانە. ئەم قشرە لە جامعاکە قشرێکی پێشڕەون، ئەگەر هونەرمەندان و شاعران و نووسەرانی ئینقلابین کە هەوڵەدەن لە ڕێگەی شیعر و نووسراوەکان خۆیانەوە کۆمەلگا بەرەو پێش ببەن، تەقویەتی ئەو ئەوزاع بکەن، ورەی خەڵک ببەنە سەر، یارمەتی جوڵانەوەیکی ئینقلابی لە خوارەوە بدەن، ئەمانە دیارە لە تووری تاریخە هەوڵی خۆیانداوە و جەماوەر دەنگیانی بیستووە و خوێندوویتیان نەزەراتیان و وشەکانیان ئاگادارن لیان. بەڵام ئێمە ئەدیبگەلێکمان هەیە، بەلەخەرە شاعرگەلێکمان هەیە کە ئەمانیشە دواکەوتون و گەرەکیانە بە باڵای کۆماری ئیسلامیا بڵێن، بە بارای کۆنەپەرستیا بڵێن، گەرەکیانە بە شیعر و سرود و ئەدەبیاتی خۆیانەوە نەتەنیا کۆمەلگا بەرەو پێشبەن، کۆمەلگا بەرەو دوا ببەن. ئەمانە بەلەخەرە لەگەڵ ئەو هونەرمەندانە کە تۆ مەد نەزەرتە فەرقیان هەیە. ئێمە ئەدیبگەلێکمان هەیە، شاعرگەلێکمان هەیە کە ئینسانگەلێکی ئینقلابین، بەلەخەرە کۆڵەکەی شۆڕش بووگن لە تووری تاریخە، فرەی لەمانە لە پێشەوە بووگن، داهێنەر بووگن و ورەی شۆڕشگەرانەی خەڵکیان ڕاگرتووە بەرەو پێش بردویانە و شتایکیان فەرهەنگێکی نوێیان لە کۆمەلگا نەهادی نەکردووە و ئەمە ناتوانن بە نەزەر من جەماوەر یارمەتی بدەن کە جەماوەر هەرچی زۆرتر خۆی ڕێکخراوتر بکە، هەرچی زۆرتر بتوانن خۆیان لە کاناڵێکی مبارزاتی و جەماوەریەوە گرێ بدەن بە یەکەوە، هەرچی فرەتر دڵیان و دەستیان بەیەکەوە نزیکەوکەنەوە، وەحدەتێکی سەراسەری، وەحدەتێکی سیاسی، وەحدەتێکی تەبەقاتی لە شرایەتێکی ئاوا بێنە ئاراوە. بە نەزەر من وجودی ئەم شاعر و ئەدیب و هونەرمەندگەلە ئەتوانن نەخشی کارگەر و مؤثریان لەم شۆڕشە و لەم وەزیەتە کە ئێستا لە ئێرانە هاتووەتە ئاراوە ببێ، بە تایبەتی ئەو شاعر و هونەرمەند و شۆڕشگەرانەی کە لە کوردستانی لای خۆمان وەکو کاک ئەحمەدی بازگەر، وەکو کاک فاتیحی شێخ، وەکو کاک مصلحی شێخ الئیسلامی و وەکو زۆر هونەرمەند و وەکو زۆر شۆڕشگێری تر کە لە کوردستانی باشوور وەکو شێرکۆ بێکەس و ئەمانە لە ڕاستیا کۆڵەکەی هەر شۆڕشێکی ئینقلابی و ئینسانی بووگن و ئەمانە هەر ئێستش ئیعتباریان هەیە، دەنگیان هەیە و ئەمانە گوێبیستیان هەیە لە جامعە و بوونی ئەمانە بە نەزەر من فرە مفیدە، فرە مثبەتە. هیوادارم نمونەیان زۆر بێ و لەم حەوزە هەرچی فرەتر لە جاران بێنەمەیان و ورەی شۆڕشگەرانەی خەڵک تەقویەت بکەن بە سرود و بە شیعر و بە هونەرنەمایی خۆیانەوە توانن بەشێکی پێشڕە و لەم حرەکەتە بن کە ئێستا لە ئارادایە. زۆر باشە کاک سدیق، بڵین لە ئەگەری دوای نەمانیا ڕوخانی کۆماری ئیسلامی ئەم کێشە کۆمەڵایەتیانەوە بگرێت تاکە کەسیەکان ئەبێ چۆن چارەسەر بکرێت؟ کێشە کۆمەڵایەتیەکان و کێشە تاکیەکانی ناو کۆمەلگا گۆڕانکاری بەسەراتێ. مەسەڵەن تۆ فەرز بەرەوەدانا نمونەیەک بێرمەوە لە ساڵی 57 هەر دوای ڕوخانی کۆماری ئیسلامی ئێمە هیچ ئاشنایەتیکمان بە دروستبوونی بنکەکانی شاری سنە نەبوو. ئێمە ئاشنایەتیمان بە شۆرا و بەم نوعە لە فعالیت نەبوو. ئەنجمەنەکان یەک بە دوای یەکە دروست بوون، بنکەکان یەک بە دوای یەکە دروست بوون، شۆرای شار و شۆرای مەحەلات دروست بوو و ئەمانە بوون بە هەوێنی خەباتێکی جەماوەری
دواتر لە بوو بە قوتبێکی ئینقلابی و ڕادیکاڵ و بەرەبەرە ئەمانە بەلەخەرە گوازراونەوە بۆ حاڵەتێکی تر لە مبارزە ئەوەیە کە ئەمڕۆ ئێمە شانازیەکەین و ئەڵێن بەلەخەرە لە ئاکامی ئەم هەلومەرجا بوو کە خەڵک پلە بە پلە هاتە پێش و لەو هەر ئەوایلەوە ڕێینەی بە کۆماری ئیسلامیدا و وەکو بلۆکێکی شۆڕژگەر و ئینقلابی ماوە و ئەمە توانێ نەتەنیا لە کوردستان بەڵکە لە گشتی ئێران ئەم تەجروبە بێتە ئاراوە و لە نظر من لەوێەوە ئێمە توانین وحدت خۆمان بپارێزین وحدت لەوێوەتانێ دروست بێ ئەگەر تعدادێکی کەم ئینسانی سیاسی و شۆڕژگەرمان بوو لە کوردستانی ئەو سەردەم بەتایبەتی لە شار سناکە من تێدا بووم زۆربەی ئەوانە ناگەین بە 20 نەفەر بەڵام ڕوتی ڕووداوەکان جۆرە کاریگەریکی و لەسەر دانیشتوانی ئەو کۆمەلگا بوو بنکەکان بوون بە مرکزی سازماندەهی بوون بە مرکزی دابینکردنی ئەمنیەت یعنی ئەگەر تۆ دانیشتوویەک لە شاری سناک کلێڵی ماڵەکەی گوم کردایە سعاتی دوایەوە پەنایە بەر بە مەقەڕێک کۆمەڵا بنکەی لێکی لە بنکەکان کلێڵی ماڵەکەی لەوێ پیدا کردەوە مەرجوم لێرە گەرەکم ئاماژە بە ئەمنیەت کەم لەو شرایەتایە تاکەکان دەستی یەکەوە دەن و تەشەکڵ دروستەکەن ئەو تەشەکڵە سیاسی و مەدەنیگەلای یەک بە دواییەکە دروست دەبێ ئەم جارە باشتر لە ساڵی 57 و ساڵگەلەی پێش لە ئێستا شۆڕشی ژن ژیان ئازادی یەکێ لەو نمونە بەرچاوگەلەیە لە ماوەیەکی زۆر کورتدا تواوی شارەکانی کوردستان و دواتر ئێرانی گرتەوە و ئەمانە بەرهەمی ئەو تەجروبەگەلەیە کە ئێمە هەمانە لە خەباتی شۆڕژگەرانەی کە تایستە بوومانە لە نەتیجە من ترسم لە تەفرەقا ترسم لەوانە نییە بەڵکە ئێمە هەرچی فرەتر و باشتر جەماوەریترە بینەوە خەباتەکەمان یەکگرتووترە بێ ئەم جارە وحدەتی ئێمە وەسیعتر لەوە دەبێ بە نظر من خەڵکی ئێران و کوردستان نابێ ترسیان لەوە ببێ کە ئێرانیش و کوردستانیش وەکو عێراقی لێدێ وەکو ئەفغانستان و وەکو سووریە لێدێ ئەو زەرفێت و ئەو پتانسیلەی کە لە ناو تاکی شۆڕژگێڕی ئێران و کوردستانە هەیە بە حەزبگەرێکی ئینقلابی و کەیانە بە نظر من سەمەرەکەی گەلێک لەوە فراوانتر و بەربڵاوترە بێ ئێمە لە تووری تاریخی ژیانی خۆمانە تەجروبە کردو. زۆر باشە کاک سریق وەکو کۆتا پرسیار واقعاً دەورێکی زۆر گرنگیش دەتوانێت ئێمە لە کاتێکدا دەبینی کە کۆماری ئیسلامی زۆر لاواز بوو بەرەو ڕووخانیش دەچێت پێم باشە بزانم ئەرکی میدیا بەڕای ئێوە چییە و چۆن نەتوانێت بە باشترین شێوە کەڵکی لێوەرگێت؟ ڕاستەکەی میدیا دەوری کاریگەری هەیە من لە بیرمە کاتی خۆی لەناو شار و دێهاتەکانی کوردستان بووم ئێمە تەنیا میدیایەک تەنیا تریبوونی کە دەرسمان لێ وەرەگرت ئاموزشمان لێ وەرەگەر رادیو کۆمەڵە بوو ئەویش بە پارازیدێکی ناحەزەوە کە کۆماری ئیسلامی لەسەری دانابوو بە سەختیەوە و گوێبیستی ڕاهنماییەکان و دەرسەکان ئەبووین لە تریبون و لە تریبونی کۆمەڵەوە لە رادیو کۆمەڵەوە بڵاوە بووەوە ئەوە بوو بە نیشانەیەک بوو بە هەوێنێک بوو بە شتێک کە جەماوەر گوێ ئەداوە ڕاهنماییەکانی کۆمەڵەیان لەوێ و گوێ لێ دەگر و خۆیان بەپێ ئەوە بلەخەرە ئارایشەدا و ئەوانە رادیوی کۆمەڵە لەو سەردەما کاریگەری بوو لەسەر هەموو قشرێکی جامعە بەتایبەتی جوانگەل ئینقلابی و شۆڕژگێری بارەهێنا و ئەمانە هەر ئەم تریبونە توانی ئێمە و جوانان و شۆڕژگەرانی کە لەو سەردەما تازە هاتوونە گۆڕەپانی خەباتەوە بەرەبەر ئەمانیە تەقویەت کرد ورەیانی بردەسەر ڕێگەی مبارزەی پیان پیشاندا تەجاربی بینەلملەلی بڵاوە کردەوە تەجاربی ساڵی 57 و شار و دێهاتەکانی بڵاو دەکردەوە یعنی ئەگەر ئێمە ئێمڕۆ تەلەڤیزیۆنێکمان هەیە کە خۆت وتەبێژەکەیەتی فەزای مەجازی وجودی هەیە وەکو شەبەکە ئیجتماعیەکان فەیسبوک و تویتر و زۆر شتی تازە هاتوۆتە ئاراوە
نەتەنیا ئێران و کوردستان بەڵکە دنیا بوو بە دێهکەدەیەکی چکۆلە هەمومان خەبەرمان لە یەکترین هەیە جا معلومە میدیا ئەتوانێت کاریگەری بێ ئەم شۆڕشە هەرچێ فرەتر گەشەدارترکە بە مەسیرێکی ئینقلابی و دروستە هەدایەتیکە بە نەزەر من میدیا بە زەرفێکی کارەگەر دەزانم بۆ بەرەو پێشبردننی خەبات و هیوادارم ئێوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵا بەردەوام بەرنامەگەرێکی زیندوو تان ببێ و معلومە خەڵکی کوردستان کۆمەڵایان خۆشگەرەکە ڕاهنماییەکان کۆمەڵا بەلایەنەوە ئەهمیەتی هەیە بە ئیتلاعیەکی چکۆلەی چەند خەتی کە کۆمیتەی مەرکەزی کۆمەڵا لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە بڵاویەکاتەوە جەماوەری کوردستان چەندین جار مانی گرتووە تاکۆنە ئێستا و لەوێەوە نیشانی داوە کە ئەم تریبوونە چەندە کاریگەری هەیە لەسەر وەرەی بەرزی خەڵک لەسەر وحدەت و مبارزەی خەڵکی کوردستان بەنظر من ئێمە بە لەحازی میدیاییەوە دەبێت زیاتر لە جاران تێکۆشەر بین خۆمان پوختەتر بکەین و کەڵک وەربگرین لەم ئەبزارە مۆدەرنەی کە ئێستا لە ئارادایەوە لە دەستمانە. بەڵێ زۆر سپاس دەکەیت کاک سدیق جیهانی کادر و ئەندامی حیزبی کۆمونیستی ئێران بۆی کە دعوەتی ئەم بەرنامەتان قبول کرد. سپاس وامە دەبێت. زۆر سپاس. بەڵێ ئازیزان هەرو جۆری کە ئاگاداریشم کردن دووبارە منم خەبەرە دەخێنم و کە لە بەردەستمانە چەند دقیقە لەوە پێش کۆماری ئیسلامی بە 7 موشک پێگەکانی ئەمریکای جۆرەی کە باس کراوە لە قەتەر و بەحرین موشکی حواڵێ کردووە بەڵام هەر 7 موشکەکە لە ئاسمان تەقێنراوەتەوە نەگەیشتوتە شۆنی دیاری کرا. پێشەوەی کە بچینە بەشی کۆتایی و لەگەڵ کاک ئاکۆ ئەنوەری باسەکەمان درێژە پێ بدەین ناوبڕێک دەبینین دێنەوە خزمەتە.
لێبەنێ پێشمەرگەی ئەو شاری لە سەنگەر گرتووە گێژەنی ئەو ئاگرە سوورە وا لەسەر تۆ ماتەڵا دەرکەوانم نم ببارێ سەوزیکە مەزرای گەنێ نان و هەرزانی بەهایە ڕەنگی تۆی تێکەڵا بەڵێ عزیزان بەرنامەی ڕاستەوخۆ لە خزمەتتانداین و سەبارەتە بە ئەم شەڕی نێوان ئیسرائیل و کۆماری ئیسلامی و دەرەنجامەکانی هەروەک خۆشتان ئاگادارن و منیش لە پێشەکی بەرنامەکەدا باسم کرد ئەوڕۆ 11مین ڕۆژی ئەم شەڕە تێپەڕ کراوە و تایبەتەن ئەمڕۆ هێرشەکانی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر پێگەکانی سپا و تایبەتەن لە تاران زۆر بەچڕی بردومان دەکرد و هەر چەندە خەلۆ پێشیش کۆماری ئیسلامی هێرشێکی موشەکی بۆ سەر پێگەکانی ئەمریکا لە قەتەر و تاوجێگی بزانم تیان لە بەحرین ئەگەر لە هەڵەدانە بم و هەر حەوت موشەکەکەی لە ئاسمانەوە ڕاهگیری کراوە نەگەیشتۆتە شوێنی دیاری کرا بۆ بەشی کۆتایی بەرنامەی ئەم شۆمان بەڕێز کاک ئاکۆ ئەنوەری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵمان لەگەڵدا دەبێت. کاگا کۆسلااو لەبێت ئەم کاتت باش زۆر سپاس دەکەم بۆی کە ئامادە بوون لە بەرنامە ڕاستە خۆیم شۆماندا. سڵاتان لەبێ کاگەمیر سپاس بۆیەوە سڵاو و ڕێدشمێ بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە خزمەتانە. زۆر سپاس کاگا کۆ پێشەوەی کە پرسیارەکان دەست پێ بکەم وتمزانم زانیاری زیاترتان هەیە لەسەر هێرشەکەی ئێستای کۆماری ئیسلامی؟ بەڵێ ئەمڕۆ چەند چرکە لەوە پێش کۆماری ئیسلامی پێشتر بەڵێنی دابوو لە دۆ ڕۆژی داهاتوو یا لانیکەم پێشبینی کرابوو لە دۆ ڕۆژی داهاتووە هێرش بکاتە سەر پایگاکانی ئەمریکا لە ناوچەکە. ئێستا لە دوایین هەواڵ لە پایگای ئەنەل ئەسەدی بەغا لە قەتەر لە سووریا لە دێرە زور لە بەحرین تاو جێگەی کە هەواڵەکانم پێشم بەرنامە تاقیب کرد لەو شوێنانەی داوە خەسارەتی مادی و گیانی ڕانەگەێنراوە گوایە هەموو مشکەکان لە ئاسمانەوە تەقێنراونەتەوە. هەر ئێستا وەزارەتی دفاعی ئەمریکا لەگەڵ ترامپ لە کۆبوونەوەیەکی داخراودان بۆی کە پێشتر هەڕەشەیان کردبوو کە ئەگەر ئێران کارێکی ئاوا بکات ئەوە نیشکاردانەوەیان نەبێت. وەزارەتی دفاعی عێراق ئێستا ڕایگەیان کە بەرگری کردووە لە ئاسمانی خۆی لە بەرامبەر موشەکەکانە. قەتەر وتوێتی ئەو موشەکانە هیچ ئیدانە کردووە موشک بارانەیە ئیدانە کردەوە بەسەر خاکی خۆی وتوێتی کاردانەوەشمان نەبێت و ئەبم کارێکە کۆماری ئیسلامی کردی وا دیارە منتەقەکە شەڕەکە ئاڵۆستر و پیچیلەترە بێت و ئەوەی کە زۆر کەس باسی لێ کرد ئەم مەسەلە بەم ئاسانیە چارەسەر ناکرێ یانانیکەم ئەم شەڕە ئەبعادێکی تری بەخۆگرتەوە و بە قەولی کوردەواری ئەڵێ پەلوپۆی تری هاویشتووە. ئاکۆ پێم باشە من پرسیارێکی تایبەتی تر بکەم ئەم شەڕی نێوان ئیسرائیل و کۆماری ئیسلامی لە ڕێگەی ئاسمانەوە بە کەڵک وەرگرتن بڵین لە تەکنۆلۆژی پێشکەوتووی تەسلیحاتیەوە بووە. جام پرسیارەکەم لێرەدایە کاگا کۆ هێزە سیاسیەکان هەر هەمویان بەگشتی چۆن دەتوانن ڕۆڵیان هەبێت لەسەر ئەم جۆرە شەڕانە تایبەتەنم شەڕی ئێستا کە لە ئارادایە و یاسم باشترەوە بڵین چۆن دەتوانن زیانەکانی کەم بکەنەوە لەم فرسەتە بتوانن کەڵکی لێوەرگیردێت. کاک ئەمیر دیارە ئیسرائیل و وڵاتانی کە ئێستا لەگەڵ ئێرانە لە شەڕدان سنووری هاوبەشیان پێکەوە نییە بۆیە کە لە ئاسمان و لە ڕێگای هەروەکو خۆت باست کرد تەکنۆلۆژیای پێشکەوتووی تەسلیحاتیەوە ئەم شەڕە دەست پێ کردووەوە تا ئەمڕۆژ تا ئێستاش درێژەی پێدە. دیارە ئەم شەڕە هۆکارگەلی زۆری هەبووە حتمما لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە زۆر شوێن باسی لێکراوە من نامەوێت بچمە سەر هۆکارەکان چونکە لەوانەیە دووپاتکردنەوەی قسەکان بێت بەڵام ئەوەی کە چۆن تەئسیر دابنێت لە سەر شەڕەکان یا خەڵکو لایەنە سیاسیەکان چۆن ئەتوانن خەساری ئەم شەڕە کەمکەنەوە بە بڕوای من
ئەبێ ئەوە ببێتە جێگەی تەوەر و باسی ئێمەمانانێک کە سەر بەلایەنێکی سیاسین یاکو بڵێن ئەو جەماوەرەی کە نە لە دەستپێکی شەڕ و نە لە درێژەدانی شەڕ ڕۆڵیان هەبووە و نە ئەشتوانن ئەم شەڕە کۆتایی پێبێنن. ئەزانی من زۆر جار کە لەگەڵ ڕفیقەکانیا لە ملاولا باسم کردووە، من ئەمە بە هاوشێوەی هاتنی ویرۆسی کۆرۆناوە. ویرۆسی کۆرۆنا کە هاتە ناو کۆمەڵگای بەشەریەوە زۆر جار تەحلیل کراوە لە ئازمایشگاکانی چینەوە بووە ئەوە هۆکارگەلی احتمالاً دەستهای پشتی پەردە لە پشتم کۆرۆناوە بێت، قازانجی ئەم لایە ئەو لایتیا بووە، ئەمە بڵەخەرە سەرمایداری قازانجی لێکایە تیای زەرەرمەند دەبێت، هەر تەحلیلێک بوو. ئەوەی کە ئێمە ئەمان کرد ئەوە بوو بە خەڵکمانەوت کە چۆن لە مقابلی ئەم ویرۆسەیە خۆیان بپارێزن. پێمانەوتن کاری جەمعی بکەن، پێمانەوتن بنکە دروستکەن، دەرمانمان ئەنارد خەڵک دەرمانی بڵاو کردەوە، پێمانەوت چۆن بێداشتەڵایەتکەن، بە خەڵکمانەوت لە بەرامبەر ئەم ویرۆسەیە چۆن بچنە ناو قەرەنتینەوە و خۆ بپارێزن لە مقابل ئەم ویرۆسە کوشە. من ئەم شەڕە ئەتوانم هۆتەلە مقیاسێکی تر شاید ڕوا بخێنە لای یەکەوە مقایسەیەکی زۆر هەوشێوە نەبێ، بەڵام ئەوەیە شەڕێک کە ئێمە هۆکاری دەستپێکردنی نەبووین، هۆکاری ئیدامەدانیشینین و تاسیریشمان نابێت لەسەر تەواوکردنی. ئەخلاقاً بە پێی باوەڕەکانمان بە پێی بنەمایەکی ئینسانی ئێمە لەبەرەی دژی شەڕین، لەبەرەی دژی شەڕین و ئەبێت دژ بەم شەڕە ماڵوێرانکەرە کە بۆ هەردوو وڵاتی ئیسرائیل و ئێران تایسێ هەمزیانی گیانی بۆ هەممادی لەو بەریان. بەڵام ئایا ئێمە لایەنێکی سیاسی ئەتوانێت هەر بەرەساسی ئەخلاقیات و بیر و باوەڕی ئینسانیەکەی خۆی قەزاوت کات، ئەبێ هەڵسوکەوتیشمان بێت، ئەبێ ڕاهنمود بدەین، ئەبێ سیاسەتی وازح و ڕۆشنیشمان بێت. هەرەوەنەی کە بەتەنیا بڵێن ئێمە دژی شەڕین، ئێمە داوا لە خەڵکەکەی بچنە بەرەی شەڕ، لێدانەی لێمانە پرسێت چۆن بەچی وا بکەین، چۆن بەم شەڕە بگرین. توانایەکانی ئێمە لەو ئاستە مەحدودەیە جگە لەوەی کە قوربانی شەڕین دەیخۆ ئەوە هەموو کەس دەزانێت. ئەوە تۆزێک یعنی جزئی مەفروزاتی باوەڕەکانی ئێمەیە لە بینی دوو وڵاتی سەرمایەداری دیکتاتۆر کە شەڕێک ڕوەدا ئێمە دژی ئەو شەڕە بن. بەڵام لە هەر حاڵ ئێمە نابێ بێ هەڵوێستین، ئێمە نابێ ڕێگای ڕۆشن نەخێنە بەردەم خەڵک. هەروتم وەکو هاوشێوەی ویرۆسی کۆرۆناکە ئەبێ وەڵام وریابین کاتێک گەڵێن دژی شەڕین، دژی شەڕبوونەکەمان نەچێتە ناو ئەو بەرەی مقاومەتە یا بەر تەرەفدارانی جمهوری ئیسلامی کە نگەرانن لە درێژە پێدانی ئەو شەڕە، سەفی خۆمان لەوان جا بکەینەوە. ئەمە بەوازحی ئەمە بڵێن ئێمە دژی شەڕین، بۆیە هۆکارانەی کە ئێستا من باسی ناکەم ئێوە شوبینەرانیش باشە دەزانێتەوە. زۆر باشە کاک ئێمە دەتوانین لایەنە سیاسیەکان بۆ نمونە لەم شەڕاتوانین جگە لەوەی کە ڕاگەیەنین دژی ئەم شەڕین بە خەڵک بڵێن چۆن لەم شەڕە خۆ بپارێزن. ئەوەڵەن پێیان بڵێن متشەکل بن لە فکری ڕێخستنی خەباتێکی جەماوەریە بن، ئەوەی کە ئەتوانێت کۆماری ئیسلامی بڕوخێنێت و لە چوارچێوەی دەسەڵاتی ئێمەمانانە هەیە بانگەواز بە خەڵک بکەین، بە ڕێکخراوە مەدەنیەکان بکەین، بە تەشەکولهای ئیجتماعی وەکو تەشەکولای کاریگەری و تەشەکولاتی سنفی معلیمان و پەرستاران و خوێندکاران و هەمویان ڕبگەن جارێک بێنە سەر شقام تەکلیفی کۆماری ئیسلامی یەکلایی بکەنەوە و ئەوە ڕێگایەکی ئەسڵی و پایەیە بۆ کۆتایی هێنان بۆ شەڕ. بەڵام هەتاکوێ ئەماژ ڕێگەخرێت هەتا ئەو خەباتە جەماوەریەش کە بەردەیان هۆکار ئێستا سەڕ بووە کپ بووە و لەسەر شەقامین کە یەکێک لە هۆکارە سەرێکیەکانی هەر خودی ئەم شەڕەیە دەبێت چی بکەین؟ ئەبێت بە خەڵک بڵێن چۆن بچەنە ناو پەناگاکان، لە ئەگەری بۆمبارانە چۆن خۆیان بپارێزن لە بریندار بوون، بە خەڵک بڵێن سیلۆکان و ئەمبارەکانی خواردن دابین بکەن، بە خەڵک بڵێن لە دەوری یەک بن لە شوێنە ئەمنەکانە خۆیان مەخفی بکەن، دەوا و دەرمان و پانسمان و وەسایلی ئەو ئەمەیە ئەرکی هەنووکەی ئەرکی هەر ئێستا. من ناڵم ئەتوانن دوودانە پلان هەبێت
ینی درێژماوە و کۆتاماوە بەڵام لە کۆتاماوەیە لایەنێک کە بەرپرس خۆی بەرپرس بزانێت لە بەرامبەر گیان و ماڵ و ژیان و ئازارەکانی خەڵک ئازارەکانی خەڵک بە ئازاری خۆی بزانێت قسەی کلیشەیی ناکات شتی واقعبینا ناڵێ شتی ئێستایی ئەڵێ و ئەوژەوەی ئەوە ژەمانێت بۆ داهاتوو بۆ بەرنامەکانی داهاتوو گوێگر بۆ لایەنە سیاسیەت زیاد بکەن ئەگەر لە شوێنێک بڵێن ئاوا هەڵوێستی سیاسی بگرن ئەگەر لە شوێنێک وتمان مێنە سەر شەقام ێستا کاتی نییە ئەگەر لە شوێنە وتمان وەرنە سەر شەقام ئەگەر لە شوێنێک وتمان مان بگرن کاتی مانگرتنە گوێگرمان زیاتر بێت سیاسەتەکانمان دەچێتە گوێچکەی خەڵکەوە و زیاتر ئەبێت لە جێگەی متمانە زیاتر لە ڕابردوش بەڵام ئێمە هەر بە کلیشەی بڵێن ئەوە سیاسەتی دوو جەمسەری ئیمپریالیستی ئەوە سیاسەتی شەڕەنگێزانی دوو وڵاتی زلهێزن کە بەڵێ قازانج و بەرژەوەندی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی تیانە ئەوانە هەموو کەس ئەوە لەو ئێمەتەوە خۆەکە وەزن نەشیڵێن خەڵک پێیان وایە ئێمە واین ڕۆڵا لە بەرەی شەڕی ئێمە هیچ لایەنێکی شەڕە نین بەڵام سیاسەتی ڕۆشن و واقعبینانەی ئێمە لەم سەردەمدا ئەبێ ئەوان دەبێت کە پێوەتی زۆر باشە کاکۆ دەستت خۆش بێت ئێمە بە خەولی خۆشتان ئامادتان پێدا جگە لەوەی کە دەبێت دژ بەم شەڕە بێت بەڵام دەبێت هەڵسو کەوتمان بێت بەرنامەمان بێت پرۆگراممان بێت نەخشە ڕێگامان بێت جا من هەرچەند بە کورتی باست لێ کرد بەڵام پێم باشە بزانم بەڕێستان وەکو چۆن لە بەشی ڕاهبەری ئەم تەشکیلاتەشدان هەمووی ئەم باست ئەم شتانی کە کوتت هەڵسو کەوت یا نەخشە ڕێگا یا بەرنامەیەکی تایبەت ئایا ئەمانە تا ئێستا هیچ هەنگاوێکی کردەوەی بۆ هەڵگیراوە ینی بەگشتی وەکو بڵێن هەموو لایەنە سیاسیەکان لە نەزەری بگری وەک بۆ ئەم ڕاهنمودانە بەڵێ هەر ئەمڕۆ ئێمە کۆمەڵێک لە لایەنگران و دۆستانی حیزبی کۆمونیست ئێران و کۆمەڵە لە شارەکانی کوردستان و ئێران پەیامی ڕۆشنیان بۆداوە لە میدیاکانی ئێمە بڵاوبووتەوە کە چۆن لە کاتی شەڕ و لە کاتی بۆمباران خۆک بارێت کە چۆن بنکەکان دروستکەن کە چۆن خۆیان ئامادەکەن بۆ داهاتوو ئەگەر لایەنێکی سیاسی یا حیزبێک هات لە کتوپڕ فراخانێکیدا و بە خەڵکی وت بێتە سەر شەقام سەریع تەسمیم نەگرن ئەحساسی مەبن لە عنصوری عقل و تەجروبە و دانش ئیسفادە بکەن بۆ هەر هەڵوێستێکیان متمانەیان بە کۆمەڵە ببێت کۆمەڵە تەجروبەی 50 ساڵ خەباتی لەو بوارەیە هەیە هەر شتێک هەر هەنگاوێک بەرەو ڕوحانی کۆماری ئیسلامی یارمەتی دەربێت کەم زەرەر بێت کەم تەلەفات بێت لە ڕێگای کۆمەڵەوە بیست لانی کەم کۆمەڵە و هەڵوێستەی گرتووە ئەو کارەشی کردووە کە هیوادارم باقی لایەنە سیاسیەکانیش لەم بوارەیە هەنگاوەڵن بێمە سەرخاڵێکی زۆر گرنگیش ئێمە زۆر جارە و پرسیارەش لە بەرنامەکان تایبەتەن لە بەرنامەی و بینەران زۆر جار لەم پرسیارەمان لێ دەکرێت باس لە خەباتی چەکداری دەکرێت و ئەو هەڵسوکەوتەی کە بەڕێستان ئاماشتان پێدا ئەمەش دەگرێتەوە ئەم بەشەش دەگرێتەوە هەڵسوکەوتی بڵین بەرامبەر بە خەباتی چەکداری چۆن دەبێت ینی تایبەتەن لەم دۆخەی ئێستادا پێم باشە لەسەر ئەمە ئەگەر بکرێت زیاتر قسەمان بۆ بکەیت لەکوێ خەباتی چەکداری ئێستا لەکوێ ئەم هاوکێشانەی ئێستادا تاکتیکی بڵێم خەباتی چەکداری بۆ کۆمەڵە و بۆ لایەنە سیاسیەکان لە کوردستان تاکتیکێکی جێکەوتووە سنەتێکی جاوفتادەیە لە ناو خەڵکی کوردستان و لە کاتی پێویست کەڵکی لێوەرگرتووە کاکە ئەمیر ئەگەر زۆر نەچین بۆ ڕابرد و زۆر باز لە مێژوو نەکەین لە خەباتە جەماوەریەکان نەکەین کە چۆن لەو تاکتیکەش لە نەهایەتە بۆ یەکلایکردنەوەی گۆڕینی دەسەڵات بە قازانی جەماوەر کەڵکی لێوەرگیراوە هەر نمونەتەنم ئاخرانە و بڵێن کاتی شەڕی لیبی لەگەڵ ئەمریکا و لەگەڵ وڵاتانی غەربی ئەوەی کە کێشەی لیبی لە نەهایەتە یەکلایی کردوانەیە بۆمبارانەکان و موشەکەکانی وڵاتانی غەربی و ئەوە نەبوو خەباتێکی جەماوەری بوو بە پاڵپشتی مبارزەیەکی مسلحانە یاکو جایسە ئەمە کە یەکلایی بووە بە قازانجی خەڵک بوو دەسەڵاتێکی خەڵکی هاتە سەرکار دەسەڵاتێکی سەکۆلار بوو یانە وەک سووریا ئەحمەد شەرعی بوو دەسەڵاتێکی مرتەجە و دواکەوتو بوو ئەوە باسێکی جیاواز بەڵام
خەباتی چەکداری بام باشتر وایە ئاوا تعریفی بکەم وەکو شمشێری دوو لە بەوایە نەزانی چۆن بەکاری بێنی ئەتوانێت سەم بێت بۆ خەباتی جەماعەتی ئەتوانێت ئەو خەباتە بە ساڵها دوا بخات ئەتوانێت ئەو خەباتە بەلاڕێدا بکێشێت ئەتوانێت جەرایاناتی مرتەجع و دواکەوتوی وەکو ئەحمەد شەرق و وەکو ئەم لایەنانەی کە لە سووریە و لە عێراق و لە لیبی و لە باقی وڵاتان دوای بەهاری عەرەبی هاتنە سەرکار ئەتوانێت یارمەتی دەری هاتنە بە سەرکار و بەدەسەڵات گەیشتنی ئاوا لایەنهایەکیش بێت بەڵام بزانی چۆن بەکاری بێنی لەکوێ ئەستفادەی لێ بکەیت و ئەو خەباتە چەکداریە کە لە مێژووی کۆمەڵگا هەیە و ئێستاش لە سیاسەتەکانمانە بەڕوونی باش باسمان لێکردووە و تاکتیکێکە بۆ دەورانێکی مشەخص ئەگەر بیزانی کەڵکی دێوەرگری قەتعەن بە قازانجی جەماوەری خەڵکە بێت و پەیوەندی هەیە بەوەی کە چ لایەنێکی سیاسی و لەکوێ کەڵکی دێوەربگرێت کۆمەڵەوەی ڕەت نەکردوێتەوە خەباتی چەکداری وەلا نەناوە وەلا ئەگەری بەرەو پێشوونی خەباتێکی جەماوەری یاکو لە کاتی یەکلاکردنەوەی دەسەڵات لە ئێران نەک بە ئیسفادەکردن لە هێزی پێشمەرگە نەک بە حزبی سیاسی فریشتە بە کۆمەڵێک پێشمەرگەوە بچێت ئەو لایەنە سیاسیە ئەو دەسەڵاتە دیکتاتۆرە بڕوخێنێت بەڵکو لە هەر ئەو چەکە بچێتە خزمەت جەماوەرەوە و جەماوەر لە ڕێگای مبارزەی چەکداریەوە ئەو دەسەڵاتە یەکلای بکاتەوە بیڕوخێنێت یا پاڵی نەهایی بنێ ئەمە بۆیەکە وتم خەباتی چەکداری ئەوەی کە تا ئێستا ئێمە بەلێکدانەوەی ئێمە هەتا کونها ئێستاش هەتا ئەم کۆناغێر لە شوڕی ئێران لەگەڵ وڵاتانی غەربی و بەتایبەت ئەمریکا و ئیسرائیل ئێمە پێوانوانیە ناو لە خەباتە یان تاکتیکە یارمەتی دەرە بۆ ڕزگاری خەڵکی ئێران و بەتایبەت کوردستان ئەم هەموو بەشمێنەتی و فەلاکەت و ستەمەکە هاتووە بەڵکو پێشمان وایە ئیسفادەکردن لە چەک لەلایەن خەڵکەوە ئیسفادەکردن لە چەک لەلایەن جەماوەرەوە لە ئێستایە نەک باش نییە وەکو سەمیش ئەمە لێکدانەوەی تا ئێستامان وەزیەتەکە بە زۆر پیچیلەتر لەوەی ئێمە ئەمڕۆ قسە بکەین پلانێکی مەسەلەن بۆ 6 مانگی داهاتووڵێن هەر ئەوەیە احتمالاً بەیانی دوو بەیانی و هەفتەهای داهاتوو ئاڵوگۆڕێک بەسەر ناوچەکەیا بێت وەزیەتەکە وا ڕۆز بێت کە لێکدانەوەیەکی ترمان هەبێت بۆ ئەم بارودۆخە بەڵام ئەوەی کە ئێستا ئێمە باسی لێ ئەوەی کە ئێستا هەیە ئێستایە وەزیەتی ئەو شەڕی بین ئیسرائیل و ئێرانە چونکە پێمان وایە سوپای پاسداران و دەمەزگای جمهوری ئیسلامی ئەگەر چی زەرەباتی کاری ئەگەر چی لە مقابلی باران و موشەکایی بە قەولی لە ئەوڵی پرسیارەکە تا تەکنۆلۆژی تەسلیحاتی وڵاتانی غەربا کەمی هێناوە لە بەرامبەر سەرکوب و خەفەقان و کۆمەڵانی خەڵک کەمینە سەر سوراغی زیندانی کرماشان لەوێ بۆمباران کراوە زیندانی هاتووی لەوێ بەر بۆ دەگیان زیندانی نۆنەفەری لەوێ کردۆتە قوربانی بۆ یەکە ئەو زەرفیەتێک ماری ئیسلامی سەرکوب بۆ جایەتی لەگەڵ خەڵک هەیەتی ئەو زەرفیەتەی تایە ماوە هێشتا هەیەتی و ئێستا بە چەند هۆکاری تر ئێستا ئەو خەباتەمە زەرورەت نییە ئیسفادەی لێ بکەین لەلایەن جەماوەرەوە نەک لە لایەنێکی سیاسی لەلای لایەنێکی سیاسیەوە هەم بۆ خودی لایەنە سیاسیەکە و هەم بۆ خەباتێک ئەگەر پێوێتە ئاڕا ئێستا ئیسفادە لێکردنی سەم بەڵام لە مێژووە کەڵکی لێوەرگیراوە بۆ یەک دایکرد بۆیە ئێمە هەتا ئاخری ڕەتی ناکەینەوە. زۆر باش کاک ئاکۆ من زۆر جارم پرسیارە ماراستەی میوانەکان کردووە لە تایبەتەن لە بەرنامەی داوار ئەم شەویش منم پرسیارم لە بەڕێز کاک ئەحمەد ئەسکەندەری کردووە پێم باشە هەرچەند ئەم پرسیارە تایبەت بووە بە ئەگەری ئەم شەڕە و دەرەنجامەکانی بۆ داهاتووی بڵین بۆ ناوچەکە بە گشتی و تایبەتەن بۆ ئێرانی بەڵام من پێم باشە مشەخصم بێمە سەر ڕۆژهەڵات و پێم باشە ڕای ئێوەش بزانم ئەو ئەگەرانی کە دێنە پێش بۆ بەردەم ڕۆژهەڵات و خەڵکی کوردستان پێتان وایە چین؟ هەروەکو باسم کرد وەزیەتی مندەقەکە بە شدەت ئاڵۆزە ناتوانین تەحلیلی شەفاف ڕۆشن
ویا حتا سیاسەتمەدارانی زۆر کارکوشتەتەریش بێن دقیق بڵێن ئەو ئیتفاقە ڕوەدا وە زەمانیشی بۆ تەعیین بکەن و لە داهاتووە بڵێن بەکەم لاکەوێت زۆر کەس پێوە بۆ ئێستا شەر خەڵکانێک پێیان وایە کە ئەمریکا نایەتە ناو شەڕە لە بەرژەوەندیان نیە ئەمریکا ئیسرائیلی کردوتە وەسیلەیەک بۆ تەسلیمکردنی ئێران لە مقابل خواستەکانی خۆی بۆی کە ئیمتیازی زیاتر وەرگرێت لەسەر مێڵی مزاکرە احتمالی کەم لێدرا ئەمریکا واردێم شەڕە بێت بە حکمەوەی کە لەناو ئەمریکاشە و حتا خودی ترامپ بە شعاریەوە هاتە سەرکار کە ئەمریکا چیتر لە دەخاڵەتای نظامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناکات وەسعیەکە ئابوووریەکەی ببوژێنێتەوە و ئابووری خۆی لە بەشای سەرف ناکات بە هۆکارگەلی ئاوە خەڵک پێوا بوو ئەمریکا دەخاڵەت ناکات وەڵام کردی خەڵک پێوا بوو ئێران ناکەوێتە مقابل ئەمریکاوە کاردانەوەی نابێت لە مۆزیێتە زۆر کەس پێوا بوو ناڵم هەموو خەڵک ئەمە مطلق باسی ناکەم فقط بیستومە لە کارشناسانی جۆراوجۆر لە کاناڵە فارسیەکانەوە تا زۆر کاناڵی تری کوردیەوەمانە کە من گوێویستی لێکدانەوەکان بووم وایم بکردەوە کە ئێران ئەم خەتای استراتیژیکە ناکەوە وەڵامی ئەو بۆمبارانەی ئەمریکا نادەوە کامەوە بینیمان کردی بۆیە کە وەزعەکە ڕۆژ بە ڕۆژ بەرەو ئاڵۆدیەچێت دقیق بڵم کەچی ڕوەداننا بەڵام زۆر کەس پێی وایە دوو احتمال هەیە بۆ داهاتووی کۆماری ئیسلامی زەعیفە کۆماری ئیسلامی ئەوە بڵێن حتمما پێشتر لە بەرنامەکەیە باسی دەکرا و ئێوەش لەگەڵ میوانانە باسان لێکردووە هەموو هێزە پرۆکسیەکانی خۆی لە دەستداوە بە شارە سەدی لە دەستداوە لە منتەقە زەعیف بووە لە ناوخۆ ئەکسەری فەرماندە نظامیەکان و کاربەدەستانی نظامی و توندڕەوەکان و بەشی ئیدۆلۆژیکی سەربەخامنەی ئەکسەرەن لێدران کوژران و زۆر یەک لە پایەکان موشکیەکان بنکە موشکیەکان موشکای بالیستیکی هەمووی لێدراوە سایتای هەستەیی لێدراوە بە هەموو معنایەک بڵێن کۆماری ئیسلامی زەعیف بووە لەو حاڵەتەیە احتمالی هەیە لە شۆڕشێکی جەماوەری لە خەباتێکی جەماوەری کە کوردستان زەمینەکەی هەیە بە دەلیلی ئەوەی کە سازماندان لە کوردستان ئاسانترا بە دەلیلی ئەوەی کە لە کوردستان حیزب هەیە خەڵک گوێی لێگرێت حیزب هەیە لایەنە سیاسیەکان خەڵک بەدەم بانگەوازەکانی وەچن ئەتوانێت ئەم کۆماری ئیسلامیە زەعیفە بە خەباتێکی جەماوەری لە کوردستان ڕاماڵەوە ئەم داگیرکەرانە لە کوردستان کاتە دەر بەفشاری خەڵک ئەگەرێکی تریشکە زۆر کەس پێی وایە و منیش بە دووری نازانم ئەوەیە کە کۆماری ئیسلامی لەم دەورانی زعفەی خۆیان ڕۆژهەڵات تەسلیم کات وەکو ڕۆژاوە تەسلیمی کات بیدا بەلایەنێکی سیاسی لە دانیشتن لە مذاکرەیەک لەگەڵ خۆیانە تەسلیمی کات و هەموو هێزی دفاعی خۆی بە شوێنە پیشەی شارە سەراتیەکان چاڵەنگەکانی زیاتر مثلا ئەوانەی کە شوێنی کەمجێڕانی ئەوانە هێزی دفاعی بۆ پاردەچنی ئەو شوێنانە بەکاربێنێ و بۆ نمونە وسانێکی لە کوردستان یا بە دەرەجەیەک کوردستان زیاتر بوونی خەباتێکیش ئەوە تەسلیم بکات و ئەم احتمالاتە بۆ داهاتوو ڕۆژهەڵاتی کوردستان زۆر کەس نازانێت و ئەگەر زۆر کەسش پێی وایە حکمی ئەو هاوڵڵیە تەشەکل هەویە سیاسیە ئەو دوژمنایەتی کە لەناو خەڵکی کوردستانە بەرامبەر بە کۆماری ئیسلامی بە حەق هەیەتی سریع یەکدەست بن بۆ کۆماری ئیسلامی لە کوردستان دەبێت پێیان وایە شارە سەرەتاییەکان کۆماری ئیسلامی ڕزگاریە بێت شارەکان ڕۆژهەڵاتی ئەم دوو احتمالە نزیکە بۆیە کە پێویستە کە لایەنە سیاسیەکان ڕۆڵیان هەیە وتم بۆ پێگەی کۆمەڵایەتیان خەڵک گوێیان لێگرێت سریع بێنە سەر ئامادە بن لێک نزیک ببنەوە لانیکەم لەسەر حەدیەکان من تەبلیغ بۆ بەرنامەی کۆمەکان بۆ باوەڕەکانی کۆمەکان ئەهداف و ئامانجی دوا ڕۆژن ڕۆشنە بەلایەنەکانی ترش ڕۆشن بەڵام لەسەر حەدیەکان ئەبێ ئێمە پێک بین ڕێگەمان نییە چارمان نییە ئەگەنا ڕوخانی کۆماری ئیسلامی ڕێگە ڕوخێت بەسەر خەڵکی کوردستانیشان دەسەڵات مرتجع و دواتوو زەمینەشی هەیە پشتیوانەی مادیشی هەیە هەر لەلایەن وڵاتانی دەوروبەری عەرەبی وەکو عەرەبستان سەلەفیەکان و دوای ئینقلاب نمونەی مفتیدایەکانمان بووە بەڵام ئێستا بە دەرەجاتێک قەویتر وەهابیەکان و سەلەفیەکان و کارە ئێستاش کێشەن بۆ لەبەر بۆ خەڵکی کوردستان ئەوانە ئەتوانن بە پوڵی زۆر
بەهێزی چەکداری زۆر سەرنوشتی ئەو خەڵکە بگنەوە دەست بۆ خەڵک لەم لەوەی کە هەیە بەرەو خراپتر بچێت بۆیە کە پێویستە لایەنە سیاسیەکان سەرێعتر خێراتر جاران هەنگاو بڵێن و من ئێستاکە باست کرد وەکو کەسێک کە لەناو کۆمەڵەیان کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حزبی کۆمۆنیستی ئێران ئاگادارم لە مێژە بۆ مەسەلەیە هەنگاوانێ لە مێژە هەموو شەرت و شروطەکانی خۆی کە ئەگەر لەسەر زۆر مەسایل هەبووە بە قازانجی خەڵک لای بردو چاوی لێ پێشاندوو کاگاکۆ ببوورە دێوانێ قسەکانت ببوورە زۆر ئاماژت بە خاڵێکی زۆر گرنگ کرد لەگەڵ هەر لایەنێک کە قسە دەکرێت هەمووە دەڵێن ئێمە هەنگاو هەڵدەگرین و ئەمانشمان کردو و حازریشین بۆ هاوکاری بڕاستی جگە لە ئەو جیاوازی فکری سیاسی ئیدئۆلۆژی کە هەیە واخەن ئەو مانعی کە لەسەر ڕێگایە چییە؟ پێم باشە کاگاکۆ هۆکاری ئەوەی کە ئەم دێک نزیک نەبوونەوەی چییە؟ پێم باشە کەمێک ڕوونکردنەوەمان پێ بدەیت. بەڵام پێم وایە هۆکاری سەرەکی ئەوەیە کە ئێمە زۆربەمان لە دەرەوەی خەڵک خەریکی نوسخا پێچین بۆ کۆمەلگا بۆ کۆمەلگا تیا دەخیل نییە لەم پرۆسەیە ئێمە خواستێکی وحدەت تەڵەبی خواست ئارەزوویەکی لێک نزیک بوونەوە لە ناو خەڵکا بینین بەڵام خەڵک لە پرۆسەکەیە بەشدار نییە جەماوەر بەشدار نییە خودی لایەنە سیاسیەکان لایەنە سیاسیەکانیش کە دێنە پایدانیشتن و گفتوگۆ حیزبیەتی و ئەگەر بە تەوهین نەبێت یا بە اتهام نەبێت مەسەلەی سێکتاریستی حیزبی زاڵە بەسەر زۆربەی لایەنە سیاسیەکان وە دوور نەکەوتنەوە لە ئامانج و ئارەزوو و ئەهدافە دراز مودەتەکان درێژماوەکان زاڵە بەسەر لایەنە سیاسیەکان من بۆی کە بڵێم ئێمە هەنگاومان هەڵگرتووە لانێکەم وەک باقی لایەنەکان نەبین من بڵێم لە کۆنگرەی 16 و 17 خۆمانەوە سەنەدی ڕسمی مسەوەبمان هەیە بەنسبەت ئەو مەسەلەوە هاوکاری لەگەڵ سیاسیەکان بەرەساسی زەرورەت نە بە ئێبتلا بە ساکن ئێستا بە بڕوای من زەرورەتەکەی هاتووتە پێش زەرورەتەکەی لە هەموو کاتێک زیاتر هەنووکەیە ئەمڕۆ ناکرێت دوای خێت بێ هەموو لایەنە سیاسیەکان بە سەرەیەترین زەمانی ممکن لە دەوری یەک کۆببنەوە لەسەر حەدی ئەقەلی داخوازیەکانی خەڵکی کوردستان تەجروبەمان بووە پێشتر ئەوای انقلاب بۆ دانوستان لەگەڵ کۆماری ئیسلامی بۆ پێکێنانی بەرەیەک حتا کوردستانی باشوور تەجروبەیەکی باش بەرەی کوردستانیان دروست کرد مناڵم ناوی لێ بنێن ناوی ئەنەن چی هەر ناوێک کەیف خۆیان بەڵام لەسەر حەدی ئەقەلی خواستەکانی خەڵکی کوردستان لایەنە سیاسیەکانی فعال لە کوردستان دەبێت ئەمڕۆ لەگەڵ یەکدانیشن دانیشن کەن پلان داڕێژن بۆ ئەوەی کە لە ئەگەری ڕوخانی کۆمەڵی ئیسلامی نەڕوخێ بەسەر جەماوەری خەڵکا و جارێکی تر خەڵک تووشی بەڵایەکی تری وەکو کۆماری ئیسلامی نەبێت لەسەر هەندێک خاڵ پێکێنانی فەزایەکی دموکراتی ڕوخانی کۆماری ئیسلامی لە ڕێگای شۆڕش ئەوەی کە هیچ لایەنێکی سیاسی بۆ حەلی کێشەکان دەست بۆ چەک نەبات بەڵێن بدەین کە شەڕی ناوخۆ دروست ناکەین بەڵێن بدەین کە ژیان و گوزەرانی خەڵک تاڵان ناکەین دابینی ئەەکەین بەڵێن بدەین کە بیمە کۆمەڵایەتەکان کە تاوا دەبێت فەرموو زۆر سیاسی لەسەر ئەوانە ناکۆکنین پێوا بین لەسەر خاڵە بەشانە لەسەر نەحوەی مدیریەتکردنی کوردستانی داهاتوی ڕۆژهەڵات پێکەوە بین بۆی کە ببینە ئومێدێکیش بۆ خەڵک نەمایی یاس و ناومێدی زۆر سپاس بۆ کاگاکۆوان نووری ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە بۆ بەشداریتان سپاس بۆی بەش عزیزان و خۆشەویستان بۆی کە تا ئێستا لەگەڵ مابوون تا بەرنامێکی ڕاستەوخۆی تر هەر بەژین بە شادی و بەختەوەری